بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. خۆشحاڵم کە بە ئامادەبوون و هاوکاری هاوکارانم لە ستۆدیۆ لە بەرنمەیەکی تری ستۆدیۆ 24 لە کەناڵی کوردستان 24 بە ئێوەی بەڕێز شاد دەبین. بەڕێزان مژاری سەرەکی ئەم ئەڵلقەیەکە لە ستۆدیۆ 24 گفتوگۆی لەسەرەکەین ئەو قەیرانە ئابوووریەیە کە لە ئەنجامی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا لەسەر ئاستی جیهان دروست بوو. لەم ئەڵلقەیەدا گفتوگۆ شڕۆڤەی ئەو قەیرانە دەکەین کاریگەریەکانی ئەو قەیرانە لەسەر ئابووری جیهان بەگشتی و هەروەها دۆخی ئابووری هەرێمی کوردستان. هەوڵێن وەک هەمیشە بەرنمەکەمان گفتوگۆکەمان بکەینە دوو تەوەر دوو بەش یەکەمیان کە توانم بڵێم ڕەنگە لە یەک لە سەرسەی کاتی بەرنمەکە بەرێ باز لە کاریگەریەکانی ئەو قەیراناکەین لەسەر جیهان و بە تایبەتی وڵاتە جلهێزەکان و هەموو ئەو ڕێشیان و بڕیارانەی کە داویانە بە ڕوبەڕووبوونەوەی ئەو قەیرانە هەروەها لە بەشی دووهەمی کە گفتوگەکەمان کە زۆرترین کاتی بەرنمەکە بێ بۆ تاوتوکردن و شڕۆڤەکردنی کاریگەریەکانی هەمان ئەو قەیرانە لەسەر دۆخی هەرێمی کوردستان. پێش ئەوەی کە بچینە ناو گفتوگەکەەوە ئەمەوێ بەشدارانی ئەم گفتوگۆیە بۆ ئەم ئەڵلقەیە بە ئەوەی بەڕێز بناسیێن و بە خێراتنیان بکەم. زۆر بەڕێز دکتۆر ئەیوب گەڵاڵی پسپۆڕی کارگێڕی و هەروەها نووسەر بەخێربەی کاک دکتۆر سۆران بەرزنجی کە هاوکاری هەمیشەیمە لە بەرنمەکەیە هەروەها مامۆستای زانکۆی و دکتۆرای لە بواری یاسایی هەیە خات و کەژان دەرچوی پەیوەندی نێودەوڵەتیەکانە و بە دوواداچوونێکی وردی هەیە بۆ هەموو هەواڵ و مژارەکان هەروەها مامۆستا جیهانگیر گوڵپی مامۆستای زانکۆ و پسپۆڕی دارایی گشتی. منیش بەرهەم عەلی بۆ ئەوانەی کە نامناسن هەروە ئەمە ئاگاداریشتان بکەمەوە کە من پێشکەشکاری بەرنمەکەنی منیش بەکو ئەم بەڕێزانە میوانی ستۆدیۆ 24م تەنیا جیاوازەکەم ئەوەیە کە ئیدارەی گفتوگۆکە بەڕێوە بەم و کۆنتڕۆڵی هەندی کاروباری تەکنیکیەکەم. پێش ئەوەی بچینە ناو گفتوگۆکەوە بە سپاسەوە هاوکارانم لە ستۆدیۆ ئینفۆگرافیکێکیان لەسەر گرنگترین ئەو داتایانەی کە با بڵین قەیرانی ئابووری لە ئەنجامی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا دروست بووە. گرنگترین داتاکان ژمارەی توشبووان ژمارەی زیانە ئابوووریەکان هەندێک داتای گرنگە کە ڕەنگە بۆ گفتوگۆکەی خۆشمان و بۆ ئێوەی بەڕێزیش سوودمەند بێ. فەرموون با پێکەوە ئەو ئینفۆگرافیکە ببین. باگوێرە ئەمارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لە کاتێکدا ڤایرۆسی کۆڤید-19 62 ڕۆژی پێویست بۆ ئەوەی یەکەمین 100,000 کەس توش بکات کەچی ئێستا بۆ توشبوونی ملیۆنێک کەس بمپەتایە تەنیا چەند ڕۆژێکی پێویستە. بۆ نمونە تەنیا بە 10 ڕۆژ ژمارەی توشبۆکان لە جیهاندا لە 3 ملیۆنەوە گەیشتە 4 ملیۆن و بە 11 ڕۆژیش لە 4 ملیۆنەوە گەیشتە 5 ملیۆن و ئێستاش بە خێرایی بەرەو 6 ملیۆن کەسی توشبوو دەڕوات. بەڵام لێککەوتە و کاریگەری ئابوووریەکانی ئەم پەتا جیهانیە زیاتر لە هەر سێکتەرێکی دیکە بەرچاون و زیاتریش ترس و نیگەرانیان دروست کردووە و داتا و ئامار و ژمارەکانیشەوە دەسەلمێنن. بۆ نمونە کاریگەری پەتای کۆڤید-19 لەسەر بێکاری ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ILO ئەوەی ڕاگەاندووە بەهۆی ئەم پەتایەوە لە هەر 5 کەس لە جیهاندا 4یان مەترسی لەسەر کارەکانیان دروست بووە. پێشبێنیش کراوەکە لە ئەنجامی ئەم پەتایەدا زیاتر لە 300 ملیۆن کەس بە تەواوی کارەکانیان لەدەست بدەن. لێککەوتەکانی لەسەر ئابووری جیهان بە گوێرەی راپۆرتێکی سندوقی دراوی نێودەوڵەتی IMF ئابووری جیهان لە ساڵی 2020دا بەهۆی لێککەوتەکانی پەتای کۆڤید-19ەوە دووچاری دادتەپینێک دەبێت کە زیانەکانی بە 4.1 تریلیۆن دۆلار خەمڵێنراوە. بڵاوبوونەوەی برسیەتی بانکی نێودەوڵەتی پێشبێنی کردووە لە ئەنجامی کاریگەریەکانی ئەم پەتایەدا برسیەتی و قات و قڕی پەرە بسێنێت و نزیک بە 600 ملیۆن مرۆڤ ڕوبەڕووی برسیەتی ببنەوە. پەککەوتنی کەرتی فڕۆکەوانی ڕێکخراوی فڕۆکەوانی نێودەوڵەتی IAO ئاشکرای کردووە کە ئێستا زیاتر لە 90 گەشتە ئاسمانیەکان بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆناوە ڕاگیراون و زیانەکانیشی بە 250 ملیار دۆلار خەمڵێنراوە. کاریگەریەکانی لەسەر وەرزش بەهۆی پەتای کۆرۆناوە لە کۆتایی مانگی شوباتەوە تا ئێستا 168 جۆر چالاکی وەرزشی ڕاگیراون کە زیانەکانی ئەم پەتایە لەسەر وەرزش بە 90 ملیار دۆلار مەزن دەکراوە. کەرتی گەشت و گوزار بە پێی داتاکانی ڕێکخراوی گەشت و گوزاری جیهانی سەربانەتەوە یەکگرتوەکان UNWTO زیانەکانی ڤایرۆسی کۆڤید-19 لەسەر کەرتی گەشت و گوزاری جیهانی تا ئێستا 81 ملیار دۆلار بووە. کەرتی تەکنۆلۆژیا ڕۆژنامەی فاینانشیال تایمزی بەریتانی بڵاوی کردوتەوە کە کەرتی تەکنۆلۆژیا زیانێکی گەورەی بەرکەوتووە
بە شێوەیەک کە زیانەکانی چەند کۆمپانیای زەبەلاحی بوارەکە وەکو مایکرۆسۆفت، ئەپڵ، سامسۆنگ، ئامازۆن و LG زیاتر لە 450 میلیارد دلار بووە. کەرتی نەوت و وزە بەهۆی لە کارکەوتنی کارگەکان و ڕاوەستانی هێڵەکانی گواستنەوە خواست لەسەر بازاڕی وزە و بەتایبەتیش نەوت بە شێوێکی بەرچاو دابەزی بە جۆرێک تەنها نرخی بەرمیلێک نەوت تا ئێستا لە 130 بەهای خۆی لەدەستاوە. دووبارە سڵاو بەڕێزان ژمارەکان شتی مەترسیدارمان پێڵێن قەیرانەکە بە گەورەی هاتووە و سەختە بەسەر ئابووری جیهانەوە. هەندێک لە وڵاتە زلهێزەکانی با بڵێن وڵاتانی پیاڵن گروپی حەوت ئەبینن ینی وڵاتانی وەکو ئەمریکا و ئیتالیا و کەنەدا و یابان و چین کە بڵین یەکەم وڵات بوو کە پەتاکەی یا بڵەوەوە باز لە زیانی گەورەکەن. دەستگای بلۆمێرگی ئەمریکی باز لەواکە کە ڕەنگە زیانەکانی کۆڕۆنا بە 5 تریلیۆن دلار بقبڵێنرێ و هێشتاش ئەمە لە چوارچێوەی پێشبینیە. باز لە مەسەن 300 میلیارد دلار لە کەرتی فڕۆکەوانیە کرێ، باز لە با بڵێن پاشەکشەی وەبەرهێنان 130 بۆ 140 باسی زۆر ژمارەی خەتەرەکرێ و هەموو بیرمەندان و فەیلسوفان و عاقڵمەندانی بواری سیاست و ئابووری بە دێڕێک پێناسی ئەم دۆخەکەن کە ئەڵێن هەرگیز جیهانی پێش کۆڕۆنا جیهانی دوای کۆڕۆنا نابێ، واتە گۆڕانکاری گەورە بێ. دکتۆر ئەیوب من حەزەکەم بە چەند پرسیارێک بوو ڕوژێنین بۆی کە هەموو ئەوەی بەڕێز هەرێک لە ئاسخۆیانەوە قسە لەم دۆخە بکەین. ئێمە باسی جارێک کاریگەری قەیرانی ئابووری کە لە ئەنجامی کۆڕۆنا هاتووەتە ئارا بەسەر ئابووری جیهانەوەکەین. چی تر چاوەڕوانەکرێ؟ ئایا ئەم دۆخە بەم شێوەیە بەردەوامە بێ؟ یانی ئابینی وڵاتە زلهێزەکان شتێکیان دووسێ شتیان لە دەزاتوە ئاسە. یەکەم مامەڵەیەکی تەندروستانە کە لەگەڵ ئەوەی کە چۆن لە ڕووی تەندروستی و مامەڵە لەگەڵ ئەم نەخۆشیاکرێ، دووهەم لە ڕووی ئابووریەوە خەریکی بەردەوام کۆبوونەوەی ڤیدیۆ و ئەمانن ئەیانەوێ کۆمەڵێ بڕیابن بەستایەسە بە تایبەتی یەکێتی ئەوروپا وڵاتە زلهێزەکان وڵاتی ینی باڵین بڕیاری دروست و یەکلاکەران پێ نەدراوە. دۆخێکی زۆر سەیر هاتووەتە ئاراوە. هەروەها شتێکی تر کە کردویانە ڕەنگە ئەوەی ئەنی کە من بیزانم 10 میلیارد دلار بۆ ڕوبەڕووبوونەوەی بۆ دروستکردنی ڤاکسین بۆ توێژینەوە لەسەر دروستکردنی ینی چارەسەرێک بۆ ئەم نەخۆشیە. ئەوی تریشی کە پێیان کراوە کە شتێکە ڕەنگە هەموو وڵاتەکان وڵاتە زلهێزەکان تا ئێستا کردویانە، بەڵام ئایا چەند بەردەوام بن ئەویش ئەوەیە کە هاوکاری کۆمەک ئەوەی کە عەرەبی پێڵێن ئیعانەی ئەو کەسانی کە کاریان لەدەستەوە. خۆتان نەزان ژمارەی بێکاری بەتەنیا بەس لە ئەمریکا لە ماوەی ئەو چەند مانگە 30 میلیۆن کەس داوای با بڵین کۆین ینی قەرەبووی بێکاری خۆی ئەکاتەوە. دکتۆر ئەم دۆخە بەردەوامە بێ بەم شێوەیە ینی بۆسین تا ڤاکسین تا دروستە بێ یاخود خیاری تر چییە لە بەردەم ئەمانەیە و بەرەو کوێمانە بە؟ سەرەتا زۆر سپاس بۆ جەنابەت کە بەرهەموە خێراتنی هەم میوانە بەڕێزەکان. دیارە ئێمە ئەمڕۆ لە سەردەمێکدا دەژین با بڵێین قەیران بە شێوەیەکی گشتی کەڵەکە بووە. ئەو کەڵەکە بووەش لە دەرەنجامی ڕوبەڕووبوونەوە واروەها ئەنجامی ئەو کرانەوەیە کە بەڕووی جیهاندایە، واروەها جەختکردنەوەیە لەسەر سیستەمی کوالیتی و بە هەمان شێوە ئەوە ڕوبەڕووبوونەوەی دۆخە لە ناکاو و هەستیارەکاندا. لەگەڵ ئەوەشدا با بڵێن ئیکۆنمیستان ئەوانەی ئابووری ناسن هەمویان متفقن و هەروەها ڕێکن لەسەر ئەوەی کەوا بڵێ قەیرانی کۆڕۆنا یاخود ڤایرۆسی کۆڕۆنا و لێکەوتەکانی ئەو قەیرانە ئێزگار نێگەتیڤ دەبێتن لە ڕووی ئابووری جیهانەوە. ئاماژەکانەوە دەردەخەن کەوا کۆی داهاتی گشتی ناوخۆیی GDP با بڵێن یان ئیجمال الناتج المحلي لساڵی 2020 لە 2.4 تاوەکو 3% کەم دەبێتەوە کە لە کوی گشتی ئەو داهاتەیدا کە لە ساڵی 2019 و مەزەندە و خەم نەدراوە کە بە 86 تریلیۆن دلار دانراوە، نزیکەی 3.5 تریلیۆن دلار لە داهاتی ئابووری جیهانی بەرەو ڕێڕەوەیەکی ونبوو یاخود کەمبوونەوە دەچێت.
وەروە بازاری پشکی جیهانیش ئەو یاخودە سوق الأسهم و بازاری بۆرسەی جیهانی دابەزینی ێژگار زۆری بەخۆ بینیوە تەنانەت بازاری داو جۆنز کەوا بەناوبانگترین ئەو بازارانە ئاسی دابەزیکەی گەیشتۆتە 3000 خاڵ بە بەراورد لەگەڵ پێشوو کە 2300 خاڵ بووە. ڕێکخراوی هاوکاری ئابووری و گەشەپێدان OECD Organization of Economic Cooperation and Development ئەم ڕێکخراوە ئەوەی ڕاگەیاندەوە کە ئابووری جیهان لە قەیرانی ئابووری ساڵی 2008ەوە تاوەکو ئێستا مەزنترین پاشەکشەی بەخۆیەوە بینیوە کەوا تاوەکو ئێستا بەو شێوە ڕووینداوە ئەویش بەهۆی ڕاوەستانی کارگە پیشەشازیەکانە وەروە بەهۆی کەرنتینی خەڵکە لە ماڵەوە وەروە نبوونی کڕیار بووە لە بازارەکاندا. زۆر لە بانکەکانی جیهانی هەندێک با بڵێن هەنگاویان هاوێشتووە سەبارەت بۆ کەمکردنەوەی دۆخە هەندێک لە بانکەکان با بڵێن سو فائیزیان کەم کردوتەوە ئەوە ژوای کردو کە تێچووی قەرز وەرگرتنی هاوڵاتیان بڕە کەمتر بێتەوە لە بەرامبەر ئاستی خەرجکردن زیاد بێت کە ئەوە سەپۆرتی و وەروە پاڵپشتیەکە بۆ بازار و وەروە دۆخی ئابووری. سەبارەت بە بارودۆخی نەوتیش لە جیهاندا بە هەمان شێوە ئەو چێبڕچەی کە بەردەوامی لە نێوان با بڵێن هەردوو وڵاتی سعودیە و با بڵێن رووسیا هەبوو پاشەکەژەیەکی داخوازی نەوتی شەبوو لەسەر ئاستی جیهانیدا. سعودیا ڕێژەی دەرهێنانی نەوتی ڕۆژانە گەیاندا 7 ملیۆن بەرمیل نەوت و دابەزینی نرخی نەوتیش گەیشتە ئاسترین نزم. هەموو ئەوانە وای کردووە کە کۆمپانیای نەوتیەکان بەرەو بارودۆخێکی نەهەموار بچن و هەروەها تەنانەت وڵاتانی ئۆپیچیش بەرەو قەیرانێکی ئابووری بچن. دکتۆر دەتوانین بڵین بەدەر لەوانەش بەدەر لەو قەیرانانەی کە بەڕێستان ئاماژەتان پێەیە وەکۆممان نەزانین قەیرانی کۆرۆنا یاخود کۆڤید-19 تەنیا قەیرانێکی تەندروستی و ئابووری نیە کاردانەوەکانی لێکەوتەکانی لە دواترە زۆر بەزەقی دەرئەکەوێت وکو کەم و زۆر تا ئێساش دەرکەوتووە بەڵام لە چەند مانگی داهاتووە مەترسی ئەم قەیرانە ئابووریە ڕنگدانوی بەسەر تەواوی جیهانا بێت. ئەگە ئێمە سێری تەنیا داتاکانی کە تا ئێستا بەردەستن بکەین لە سەرەتای یەکەم 4 هەفتەی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە و ڕاوەستانی ژیان لە هەموو سەرتاسەری جیهانە بینین کە تەنیا لە مانگی یەکەمە 22 ملیۆن کارەکانیان لەدەستیا 5.2 ملیۆنیان تەنیا لە وڵاتی ئەمریکا بوو بەدەر لە وڵاتەکانی تری ئەوروپا. ئەمە ئەومان پێڵێت ئەبێت ئەم کاردانەوەی ئەم نەخۆشیە ئەم قەیرانی ئابووریە لە وڵاتێکی وەکو وڵاتانی پێشکەوتوو یان خود بڵین وڵاتانی ئەوروپا بەم شێوەیە بێت ئەبێت ئێمە سێرێکی شەرقی ئەوسەد ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەین کە ئەگەر بەراوردیکەین فەرقەکە زۆر جیایە جیاوازێکی زۆریان هەیە لە بینی ئەم وڵاتانەیە ئەبێت حاڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن بێت. ئێمە گەر سێری ئەو بەپێی ئامارانەی ئێستا ینی باشترین ڕێوشێن بەرامبەر بەم کێشەی کە باسیەکەی ئەوەیە کاڵێن ینی مەوەلمونە ئیتالیا ئەڵمانیا ئەو دوو وڵاتە ڕایانگەیانەوە کە ئێمە هاوکاری 10 ملیۆن کەس دەکەین کە ینی بێکار بوون بەس ئەم هاوکاریە بڵین وەکو پارەدان یاخود دۆزینەوەی ئیشی ماوە کورت ینی ئەم هاوکاریە ئەتوانن بەردەوام بن تا سەر بە دڵنیاییەوە ئەم هاوکاریە تا سەر ناتوانن ئاوە بەردەوام بن لەوانەیە بۆ ماوەکی کاتی وەکو بەنجێک وەکو ئەوەی کە خەڵک نەکاتە حەدی ئەوەی کە تووشی برسێتێکی زۆر بێت یاخود ڕێژەی برسێتی تاوەکو بچێتە ژێر خەتی مەترسیەوە ئەم هاوکاریە بەردەوام بێت بەڵام تاکەی ئەبێت ئێمە ئەو پرسیارە بکەین لە تەنیا عەفومەکە ئەگەر تاکەیەکە خۆی گرفتەکە لێەوە دەستپێکە بەڕاستی بە بۆچوونی من کرۆکی کێشەکان ئەگەر کۆی کەینەوە لەو پرسیارەیە پێم وابێت لۆجیکیە لەبەرەوە تاکەی وڵاتانی ئێستا هەتا ئێستش هەر خۆیان بۆ ئەو دنیا ینی با بڵێن ڕفتار و بڕیار و ماوەڵەکانیان هەر لەگەڵ ئەو دنیا ئەو مۆدێلە کۆنا هەیە کە پێش کۆرۆنا ڤایرۆسە بۆ ئەوەی کە جنابەت لە پێشەکەکە ئاماژەت پێکرد کە ئێستا کۆڕاییەک هەیە لە ناوەندەکانی توێژینەوەیە لە ناوەندەکانی بیرکردنەوەیە لەسەر ئاستی حکوومەت و سیاسەتیش هەیە کە دنیای پێش کۆرۆنا لەگەڵ دنیای پاش کۆرۆنایە چون یەک نابن چۆن ئەبن بەڕاستی هەتا ئێستا سیماکەی بە تەواوی دەرنەکەوتووە بەڵام ئێمە ئەکرێ لە میانەی دراوەکانەوە ئەوەی کە هەیە هەتا ئێستاوە لە میانەی ئەو هەڵوێست و مامەڵەکانیشەوە بە تایبەت بۆ نمونە هەندێک لە سەرکردەی جیهانیەکێکی وەکو ئەمانوێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنساڵە کۆرۆنا وامان لێ ئەکات کە بیر لەو شتانە بکەینەوە کە قابلی بیرکردنەوە نەبوو
پێویستمان بە گرتنەبەری ئەو هەنگاوانەیە کە پێشتر قەناعەتمان پێی نەبووە و کۆمەڵە شتیش بێنینە ناو ئەجندای سیاسی خۆمانەوە کە پێشتر لە ئەجندای سیاسی ئێمەیان نەبوو. یانیش محەممەد بن ڕاشد ئال مەکتومی حاکمی دووبەی لەم ڕۆژانەیە تویتێکی زۆر معقولی کردبوو، ئەڵێ زۆر هەڵەیە ئەو کەسەی وا تێبگا کە جیهانی پێش کۆرۆنا و دوای کۆرۆنا وەکو یەکە بن، لانیکەم بە نیسبەتی ئێمەوە چوونیەک نابن. ئێمە لە ئێستاە حکوومەتەکەمان وا ڕاهێنین بچووکی ئەەکەینەوە، دەستکاری ئەەکەین لێرە و لەوێ سیاسەتی ئابووری خۆمان، سیاسەتی حکومڕانی خۆمان، سیاسەتی کۆمەڵایەتی و تەندروستی خۆمان بە شێوەیەک ڕاهێنینەوەکە لەگەڵ ئەم دنیا تازەیە بگونجە. سیماکانی ئەم دنیا تازەیە چۆنە هەڵبەت هەتا ئێستا بە تەواوی دەقی خۆی وەرنەگرتووە. هەیە کاک سۆران دوو بۆچون هەیە با بڵین سنتەرە ئابوووریەکان گرنگەکانی جیهانی لەن. یەکیاڵێت تانی کۆتایی 2021 ئەم دۆخۆ ئاسایی نابێتەوە، بەڵام ئەویت لەو ڕەشبینترە کە ئاڵێ هەتا نزیک ساڵی 2024 ئێمە ناینەوە زەی خۆمان لە ڕووی ئابوووریەوە. وەگەر ئیجازە هەبێ یەک نمونە هەیە زۆر لە ئێستایا زۆر بەراوردی پێەکرێت لەگەڵ پەتای کۆڤید-19 پەتای ئەنفلۆنزای ئیسپانی ئەوەی کە لە ئەدەبیات و میدیایە بەو ناوە ناوبانگەکرێت لە پاش تەواوبوونی جەنگی یەکەمی جیهانی لەگەڵ گەڕانەوەی سەربازەکانی بەرەی ڕۆژاوایە بە تایبەت جۆرە ڤایرۆسێکی ئەنفلۆنزا لە ناویانە بڵاو بوویەوە، دواتر بە پەتای ئەنفلۆنزای ئیسپانی ناوی دەرکرد. لە ماوەیەکی زۆر کەمە خۆشی کۆتایی پێهێنانی شەڕەکەی لە بەشەریەت تاڵ کرد لەبەر ئەوەی ئێستا داتاکان ئەڵێن 150 ملیۆن مرۆڤی کوشتووە. بەڵام ئەو پەتایەکە بڵاو بۆتەوە لەبەرەوەی ئەو کاتە بەشەریەت لە شەڕێکی خوێناوی گەورەترین شەڕ تا ئەو کات مرۆڤایەتی کردبێتی هات بۆ دەرەوە، جۆرێک لە هاوسۆزی و جۆرێک لە بەهادان بە بنەماکانی مافی مرۆڤ و ئەوانەی هێنایەکایەوە کە ماوەی 18 مانگی خایەن. بەڵام ئەوەی ئێستا هەیە بەڕاستی ئاراستەکان بەرەو ئەوەن کە ئەم جیهانی دوای کۆرۆنایە نازانم ئەتوانم بەردەوام بەمیان وەکو کۆمنتێک لەسەرکی با کاک زیانگیر قسەکانی بکە. کاک زیانگیرە و قەیرانە یعنی شتێکی لە ناکاو بوو وەکو بوومەلەرزە وەکو لافا وەکو ئەو قەیرانانی کە لە پڕ دێن، یعنی شتێکی با بڵین شتێک نەبوو کە پێشبینی کراو بێ. ئیدی جیهانی تووشی ئەم شۆکە کرد کۆرۆنا، وەکو ئەوە نەبوو تۆ بڵێ ڕەنگە لە ئایندە تووشی قەیرانی ئاو بم یا تووشی قەیرانی فڵان ینی نرخی نەوت دابەزێ. ئەمە شتێکی با بڵین دراست نەکراوە پێشتر. بەڵێ بە دقیق وایە خۆی هاتنی قەیرانەکە ئەگەر سەرچاوەکەی بگەڕێنینەوە بۆ کۆڤید-19 ئەتوانین وا لێکی بدەنەوە، شتێکی زۆر چاوەڕوان نەکرابوو. بەڵام ئایا دنیای پێش هاتنی کۆڤید-19 چەند ساز و ئامادە بوو بۆ وەرگرتنی قەیران بۆ تەفاعولکردن لەگەڵ قەیران؟ بە جۆرێک هەندێک لە پسپۆڕان کۆڤید-19 بەچیە شوبهێنن؟ بەو چەپکە پوشەش شوبهێنن کە پشتی حشتەکەی شکاندووە، کە دەڵێن ئەوە سەربردەیەک ئەڵێن کەسێک حشتێکی پێبوو باری زۆری لێ نابوو، یعنی دوو بەرامبەر و سێ بەرامبەر تاقەی خۆی باری لێ نابوو. خەڵکیان وت ئەوە لە تاقەی و حشتەیان نییە، بەڵام وتی ئەوە نییە ئەتوانێ تا ئەخیری تاقەی خۆی تەحملی کردووە. کەسێک لەوێ بوو یەک چەپکە پوشتی خستە سەری ڕاست پشتی شکا و حشتەکە کەوتە عەرز. ئیتر خەڵکویان زانی خەتای چەپکە پوشەکەیە. ئێمە ناتوانین بڵێن هەموو ئەزمەکانی اقتصادی لە سەردەمی ئێستایا ڤایرۆسی کۆرۆنایە، ناتوانین بڵێ ڤایرۆسی کۆرۆنا بەقەت چەپکە پوشەکە سووکە. هەندێک باری تر بەسەر ئابووری جیهانەوە بوو، بەڵام بەڕاستی کاریگەری هاتنی کۆڤید-19 یان پەتای کۆرۆنا ئەوەندە کاریگەر و تند بوو زۆر لە چەپکە پوشتیوە زیاتر بووەوەی نەوتەکە لە ئۆپیک بە عینادیەکی ئینکاریەکی سعودیە و رووسیا، بەڵام دوای کۆرۆنای بەسەرا. بەڵێ ئەگەر دەرفەت بدەن لە کوردی ئێمە قسەیەکمان هەیە ئەڵێ ئەوەی سەربانی گەورە بێ بەفری گەورە تێدا ئابارێ، کە تۆ حەجمی اقتصاد گەورە بوو کە لەرزەی کرد دەرەیەکی کرد تووشی کۆس بوو حەجمی زیانەکەشی گەورە ئەبێ. ئابووری جیهان من ئەگەر بەراوردی زۆر دوور نەکەم بەس لە ساڵی 2002 کە ساڵی سەردەمی سارس بوو تاکو 2019 کۆمەڵێکی من لە دراسەیەکی پێشترمان لە مانگی سێ بڵاوم کردەوە، مقارنەیەکی هەندێک داتام کردبوو حەجمی دانیشتوانی جیهان، کۆمەڵێک متغیری دیموگرافی، کۆمەڵێک متغیری ئابووری وەکو متغیراتی مستقل لە معادلەکە، متغیراتی پاشکۆش زیانە ئابووریەکانن. ژمارەی دانیشتوانی جیهان لە 2006 ملیار کەس بوو، ئێستا 7.5 ملیار کەسە، یعنی 125 زیادی کردووە. ڕێژە چڕی دانیشتوان
ئەمە زۆر گەورە زۆر تەسیری هەیە بۆ شتانە چڕی دانیشتوان ئەو کاتە چ کەس بۆ 1 کیلومتر بۆ 150 کەس بۆ 1 کیلومتر 125 زیادی کردو ئەویش ڕێژەی شارنشینی لە 147 بۆتە 55 ڕێژەی گەشت ژمارەی گەشتیار ئەو کاتە 711 میلیۆن کەس بوو ئێستا ملیارێک و 500 میلیۆن کەسە با ئەگەر یارمەتیم بدەن گۆڕاوە ئابوووریەکان گە زۆر گرنگن ئاماژیان پێ بدەم ئەو کاتە قەبارەی ئابووری جیهان خۆی 52 تریلیۆن بوو ئێستا 7 تریلیۆنە 167 زیادی کردووە قەبارەی بازرگانی کە ئەمانە لینک و تەفاعل و وەکو بڵێ بەرکەوتەی ئینسانین هەم تەسیریان هەیە بۆ خێرایی بڵاوبوونەوەی هەم تەسیریشیان هەیە بۆ ئەوەی قەبارەی کێش ئابوووریەکانمان بە گەورەی پیشاندن کەواتە کاگی تۆر عفومەکەی کەواتە ئەتوانین بڵین ئەو دنیایی کە پێش کۆرۆنا کە ناوی لێنرا بوو هایپەر گلۆبالیزیشن ینی نەک هەر بە جیهانی بوون جیهانی بوونێکی ڕەها و ئێجگار گەورە یعنی ئەتوانین بڵێن خۆی سەبەبێک بۆ لە سەبەبەکانی ئەوەی کە لێکەوتەکانی قەیرانەکە گەورەتر بێت کە هەیە لەوەی کە گەورەتر بێتە بەرچاو ینی ئەگەر سیستەمی ئابووری جیهانی ئەگەر سیستەمی سیاسی جیهانی بەو شێوە نەبوایە کە هەبوو بە شێوازی هایپەر گلۆبالیزیشن ینی ئەمانتوانی ئەوە بڵێن کە ڕنگ بوو لێکەوت و کاریگەریەکانی بەم قەبارە گەورە نەبووایە زانی ئەمە منەمەوێ زۆر گفتوگە لەسەر ئەو بکەین ینی ئەو گۆڕانکاریانە بۆ نمونە یەکێتی ئەوروپا ئەگەر سی بەریتانیای لێجیا بوو بەڵام یەکێتی ئەوروپا باڵین فیدراسیۆنێکی ئەوروپی جیهانی گەورەی بەهێز بوو کە ناوچەی یۆرۆ ئەم بەهێزیە کە تقریبن هیچ حسابکردنێک بۆ سنوور نەما بوو بە تایبەتی لە مۆزوع لە بابەتی ئابووریە کەچی لە پڕ سنوور ویستیەک دروست بۆ دۆخێک دروست بۆ کە هەر کەس فریای خۆی بکەوێت دۆخێک دروست بۆ کە سنوور زوودا بخرێ فڕۆکەخانەی تر هاتو چۆ نەکرێ ینی ئەو هاوڵاتی ئەوروپی کە بۆ خۆی بە دڵی خۆی تەراتێن یەگر بەناو هەموو وڵاتانی یەکێتی ئەوروپا ئێستا لە ناو وڵاتی خۆشیانە گیریان خواردووە لە ڕەنگە هەندێکیان لە ناوچەیەکەوە وەکۆی ئیتالیا بینیمان لە گەڕەچێک و بۆ گەڕەچە قەدەغە بوو وەڵام من دەمەوێت وەکو دەڵێ بەراوردێک لەسەرەوەی کە جەنابەت ئەوروپا و سین کاک برەم ینی ئەو ڤایرۆسە تەمان کە لە سین سەری هەڵدا پاشتر گواستراوە بۆ هەموو وڵاتانە لێرە مەبەستم ئیرادەیە سەرۆکی سین بڕیاریدا کەوا ژیانی هاوڵاتیان زۆر زۆر گرنگترە لە مەسەلەی اقتصادی ئەوە بەڕاستی ئێمە دەبێت حقیقەت و ڕاستیەک برین لە کوردستانیش بە هەمان شێوە قیادەی ئێمە کوردستانیش هەمان شێوە قیادەی ئێمە با بڵێن هەرێمی کوردستان کە من بەس حکوومەت دەکەم بە هەمان شێوە لە سەرەتای با بڵێن پەیدابوونی ئەو ڤایرۆسە لە کوردستان بە هەمان شێوە ژیانی هاوڵاتیان زۆر گرنگ بوو کەوا کۆمەڵێک ئیجراءاتی زۆر سریع و خێرا گرانە بەر کە مای دەستخۆشیە و ئەگەر هاتووانە بە نانی من لەو باڕێدام کەوا حالی ئێمە زۆر باشتر نەبوو لە وڵاتانە ئەوە حقیقەتێکە دەبێت باز بکەین من مەبەستمەوە سەرۆکی چین کە ئەوەی ئەو بڕیارەیدا لە هەمان شێوە وەکو هاوتەریبی یەک بابەتە ئابووریەکەی لەخۆوە گرت بەرامبەر ئەوە لە ئەوروپا بەو شێوەیە سەیری ڤایرۆسەکە و هەروە ئەو قەیرانەیان نەکرد هەروەکو بوو کە بەداخەوە ئاساوارەکی زۆر باشی لێ نەکەوتەوە و بابەتەکە لە هەڵکشاندا بوو کۆتاییەکەی چۆنە کەژان خان کۆتاییەکە ینی ئەم دوو جۆر معاملە لەگەڵ کۆرۆنا کرا یەک ئەوەی کە دکتۆر ئەیوب با بڵێن جەختی لەسەر کردەوە یەکیان ئایا تۆ خەڵک بکەیتە ژوورە و خەڵک ژیانی خەڵک پارێزی و قوربانی با ڕەوشە ئابووریەکە بیت بۆ ماوەیەک هەندێکیشیان بە تایبەتی ئەمریکا و وڵاتە زلهێزەکان لە ئاخراوتیان وەکو کورد دەڵێ قیر و سیاسی ئەبێ بێ با ئەم جوڵە ئابووریە نەوەستێ ئەو بوو بە بڵێن ئیتر ژمارەی توژمان گەیشتە سەر و 5 ملیۆن لە سەراسی جان کامیان ئەنجامەکەی باشترە بێ کاک بەرام ئێمە بە شتێکی تریشمان لەبیر نەچێت ئەو وڵاتانەی کە ئێمە باسی شەرقی ئەوسەتەکەین زۆرێک لە وڵاتانی شەرقی ئەوسەت سەرچاوەیەکی سەرچاویان هەیە بۆ ئابووری وڵاتەکەیان ئەی ئەمان لەم دوو هەڵبژاردەیە چیان کرد یاخود کام ڕێگەیان گرتە بەر و کاردانەوەکانی چۆن بوو وەکو دکتۆریش ئاماژەی پێیالاواچی ئێمە ئێستا زوو بێت تاوەکو بڵین کام ڕێگەیان چارەسەر بوو بەڵام حکوومەت یاریمی کوردستان زوو درکی بەهۆی ئەوەی کە ئێمە دواتر ئەم پەتایە گەشتە ئەم مانتیقەیە زوو درکی بەوە کرد کە ئامادەکاری یاخود ڕێوشێنی باش بگرێتە بەر بەوەی کە
ڕێگیری لە بڵاوبوونەوەی ئەم پەتایە بگرێت بەڵام لە هەمان کاتیشە کاری کردە سەر ئەوەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ باری ئابووری هەم خەڵک هەم حکوومەت با بڵێم ڕاوەستێت و دابەزێت. ئێمە گەر سێرکەین ئەو وڵاتانی ئەوروپا لەوانەیە هەڵبژاردێک یا ئەڵتەرنەتیڤێکیان هەبوو بێت بۆی کە ئایا ئەو پارەیە وەکو وڵاتی چین بیخەنە ناو بازارەوە بیەن بە مەعاملەکانیان بۆی تاوەکو بتوانن پاراستنی ژیانی خەڵکیان و ئابووریان تەوازن کەن. بەڵام ئایا ئەمە لە شەرقی ئەوسەتا لە وڵاتانی تاک سەرچاوە کەم و زۆر سەرچاوێکیان دوانیان هەیە ئەو هەڵبژاردیان لەبەردەستا بووە ئەو تەمیلیان لەبەردەستا بووە وڵاتی وەکو وڵاتی تورکیا لە ماوەی سەرەتای ئەم با بڵێم بەشێکی سەرەکی داهاتی تورکیا گەشتیاریە یاخود وڵاتی وەکو مصر وڵاتی تورکیا 400,000 با بڵێم کارگەری لە کار کەوت 2 میلیۆن وەکۆی ئاماژەشمان پێیا پێشتر بێکاری هەبوو لە گەشتیاری 130 بۆ 140 پاشەکشەی کرد پاشەکشەی کرد ئەمە ڕاستەوخۆ تەسیری کردە سەر بەڵێ ڕاستەوخۆ تەسیری کردە سەر ژیانی خەڵک و تەسیری کردە سەر بنەمای ئابووری ئەو وڵاتانە. کەژان خان بەس مامۆستا جیهانگیر و دکتۆر سۆران ئەگەر یەکی خولەکوونیوێک بۆی تەوەری یەکەممان بەرەو تەواوبوو نەچێ ئەگەر چەنجێ تێبینێکرد لەسەر کۆی ئەم ڕاوەچوونانە هەبێت بە خولەکوونیوێک تەواوێکی باشە بێت. بەڵێ شتێکمان بوو کە من ویستم تەرکیزی لەسەر بکەمەوەیش هەر لە سەرتاوە هەممان قسەمان لەسەر کرد ئایا ئەم چارەسەرانە کە دەوڵەتانی دنیا بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانە ئەیگرنە بەر تاکەی بەردەوام بن و کاریگەریان چۆنە بێ هەمومانە ئەزانین لە ڕووی ئابووری و داراییەوە ئەوان خەریکی تێڕژاندنی پارەن بۆ ناو شادەماری ئابووری وڵاتەکانیان. ئێستا ئێمە ئەم قەیرانە بە خێرایی بە چەند مانگێک دنیای گەیاندۆتە قۆناغی ڕکوت. ئەوان هەموو قۆناغێکی ڕکودی اقتصادی بە پێی تیۆری کینزی سستبوونی خواستە. چارەسەرەکەشی چییە؟ توانای کڕینی خەڵک زیادەکەی لە ڕێی تێڕژاندنی پارە بۆ بازار لە ڕێگەی دابەزاندنی سعری سوو ئەو شتانە ئەمە تاکەی بەردەوامە بێ. ئەو پرسیارە جەوهەرێک ئێستا من وەڵامی ئەوە ئەدەمەوە بە پێی ڕوانگەی خۆزێک ئەم ڕێکارێکە بۆ نەخۆشیێکی ئابووری ماکەکانی ئابوورین بەڵام سەرچاوی نەخۆشیەکە هەموو ئابووری نییە. یعنی ئەگەر پەتاکە چارەسەری بۆ نەکرێ خلالی 6 مانگی تر ڕکودەکە ئەبێتە چی؟ ئەوەی لە هەفتاکانە لە ئەمریکا و ئەمریکا بە تایبەتی ڕوویدا ئەبێتە ڕکودی تەزەخمی کە دوشتی پێچەوانان پێکەوە ستاگفلیشن. ئێستا ئەو جیهانە تازایی کە ئێمە باسیەکەین ئەوەی کە لە دوای کۆڤید-19 دێتە ئاراوە جیهانێکە کە پرۆتێکشنیزم واتە خۆپارێزیەکی تەواو سیما دیار و بەرچاوەکەیەتی. یعنی لەگەڵ قەیرانە ئابوووریەکەی کە ئێستا دروست بووە لەگەڵ ئەو گرفتە تەندروستیانە کە ئێستا هێناوێتی ئاراوە خاڵێک هەیە کە زۆر زەقی کردوێتەوە چەسپانوێتی مەسلەی تێزی خۆپارێزیە. ئەم خۆپارێزیە نەک لە ئابووریا بەتەنیا لە ئابووریا تێزێکی دروستە کارکتۆرە زانێکە ئەوەیە کە تۆ باش لەسەر هاوردەکرا و زیادەکەی بۆی بەرهەمی ناوخۆی خۆت ڕەواج پێ بدەی ئەمە دروستە. بەڵام کە هێنراوەتە ناو دنیای سیاسەتەوە بە تایبەت لە ئەمریکا و لە سیاسەتەکانی دۆناڵد ترامپەوە لە یەکێتی ئەمریکاش لە یەکێتی ئەوروپاش ببوورە کە جنابەت ئاماژەت پێداوە ئێستا هەمویان بەرەو ئەو سیاسەتە ئەگەڕێنەوە کە ئەگەر بە کوردی خۆمان بە زمانی سادەی خۆمان تەرجەمەیکەین ئەبێتە ئەوەی کە هی خۆم بۆ خۆم ئەگەر بۆم بکرێ هی تۆشە خۆم. یعنی کەواتە ئەم سیاسەتی پرۆتێکشنیزمە وا ئەکات کە بەهاناوەچوون و بەدەنگەوە هاتن و یارمەتیدان و ئەوانە هەتا ئاستی نەمان کەم ببێتەوە. هەر لەبەرەوە من ناتوانم هاوڕابم لەگەڵەوەی کە ئەو سیستەمەی کە پێشتر هەبووە لە نێوان وڵاتانە لە مەسلەی قەرزکردن و لە مەسلەی هاوکاریکردنی دارایی و ئەوانە ئەگەریش بەردەوام بێت زۆر درێژخایان نابێت بەسێ خەریکن هەر بزەبێت ئێستا ئێمە سبەینێ 27 مانگ یەکێتی ئەوروپا با بڵێن پرۆپۆزەڵێکی لەبەردەستایە کە 500 میلیارد دلار پێکەوە کۆبکەنەوە پێکەوە هەڵدن بەرەنگاری ئەم پەتایی پێ ببنەوە. بەڵام لە ئێستاوە دەنگۆی ناڕزایی هەیە و ئەگەری زۆر هەیە بۆ جاری سێەم پرۆپۆزەڵەکە ڕەت بکرێتەوە لەبەرچی لەبەر ئەوەی کە وڵاتەکان ئەڵێن ئێمە تا ئەو ئەندازەی بەرچاوی خۆمان ڕوون نەبێتەوە نەزانین حجمی ئابووریمان تاکوێ ئەڕوا ناتوانین بەشداری لە پرۆپۆزەڵێکی لەم شێوەیە بکەین. هەر لەبەرەوەی ئێستا مەسەلەن نەبینی فەڕەنسا و بەریتانیا دوو بە دوو خەریکن کە
یاداشتی لە گەیشتن و ئەوانەی هاوکاری واژۆ ئەکەن لە بەدەنگەوە نەهاتنی وڵاتانی ئەوروپا بۆ ئیتالیا و ئیسپانیا ئێستا ئەوان دەنگیان لێبەرز بۆتەوە ئەڵێن ئەو تێزەی کە ئێمە پێشتر ئیشمان لێ کرد لە کاری پێکەوەی و هەڵگرتنی سنوورەکان تێزێک بوو کە ئیتر ئیش ناکە مەبەستم ئەمە لە سەرنجامە ئەمان گەڕێنێتەوە بۆ سیاسەتی گەڕانەوە بۆ خۆت واتە خۆپەرستی و خودپەرستی ئەوەی کە ئەوەی من خۆم لە دەستم بێ بۆ خۆمی ئەەکەم و ئەوانی دیش با بتوانن وەکو خۆیان ئیش بکەن دەستان خۆش بێ گفتوگۆکردن لەسەر تەوەری یەکەممان تەواو بوو هەمومان کۆچین لەسەر ئەوەی کە هێشتا ئەم قەیرانە ئابووری هێشتا لێکەوتەیتری هەیە و دوور نییە لە ڕێی ئەو ڕێوشێن و بڕیارانەی کە دەیدەن بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی ئابووری لەسەر ئاستی جیهان و خاوەن ئابووریە زەبەلاحەکان و زلهێزەکانی دنیا ڕەنگە لە ئەوانەش دیسان کۆمەڵی قەیرانی دیکەی وردە قەیرانی دیکەی ئابووری بەدوایە بێت تا ئەو ڕۆژەی ڤاکسینێک بۆ کۆرۆنا ئەدۆزرێتەوە بەڕێزان ناوبڕێک و ئەچینە تەوەری دووهەمی گفتوگۆیە دووبارە سڵاو و بینەرانی بەڕێز لە تەوەری دووەمی ئەم گفتوگۆیە باز لە کاریگەریەکانی هەمان ئەو قەیرانە ئابووریەکەین کە کاریگەرێکی زۆر خراپی بەسەر ئابووری جیهانەوە کردووە باز لەو کاریگەریانەکەین بەسەر دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەڕێزان لە تەوەری یەکەم گوێتان لێ بوو کە چ کاریگەریەک لەسەر ئابووری وڵاتە زلهێزەکان بووە بۆ هۆی قەیرانی کۆرۆناوە ئەنجا ئەگەر ئێمە باز لە ئابووریەکی بچووکی وەکو ئابووری هەرێمی کوردستان بکەین کە ڕەنگە بڵێم لە سەرەتاوە تا ئێستا هەندێک کێشەی سەرەکی هەیە لە ناو ئەتوانی بڵێ بە هێڵی گشتی کێشەی سەرەکی ئابووری هەرێمی کوردستان هەیە ئەویش ئەوەیە یەکەمیشت ئەوەیە کە ئێمە سیاسەتی دارایی سیاسەتی ئابووری لای ئێمە داناڕێژرێ لە بەغدا داڕێژرێ و بڵین بەندین بە بودجەی بەغداوە دووهەم چەند ساڵێکە ئێمە بە پلەی سەرەکی پشتمان بە فرۆشتنی نەوت بەستووە ئەم وتیشمان لە تەوەریەکەمی شاوتمان کە یەکەم گورز کە کۆرۆناوەشاندی لە نرخی نەوت بوو لە 120 و شتێک زیاتری دانیشتوانی هەرێمی کوردستان موچەخۆری حکوومەتی هەرێمی کوردستانن ئامەجیالەوەی لەسەر خودی سیستەمی مشتومڕ و هەندێک شت هەیە ئەبینین ئێمە لە سەرەتای دروستبوونی قەیرانی کۆرۆناوە حکوومەتی هەرێمی کوردستان حەزەکەم گفتوگۆکە ئاوها دەست پێ بکەین سەرەتای دروستبوونی کۆرۆنا سەرەتای بڵاوبوونەوەی یا تۆمارکردنی یەکەم کەیس لە هەرێمی کوردستان کەیسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کرد بە گرتنەبەری هەندێک ڕێوشوێن و بڕیاری گرنگ خۆشبەختانە نە بەشایەتی ئەمە بەشایەتی ڕەنگە بڵێم ڕێکخراوی تەندروستی جیهانیش و بەشایەتی پسپۆڕانی ئەو بوارە حکوومەتی هەرێم سەرکەوتوو بوو لە ڕوبەڕووبوونەوەی لە زۆر ڕۆوە بەڵام لەگەڵ ئەوەیە حکوومەتی هەرێم لەو حکوومەتانە بوو کە بڵین زیاتر بایەخی بە پاراستنی ژیانی هاوڵاتیاندا با بڵین وەستانی بازار و کێشە ئابووریەکانی کرد بە قوربانی با بڵین بۆ ژیانی خەڵک بۆ پاراستنی ژیانی خەڵک ئەومان لەبەر چاو بێ هەر کەسێک کە ئەمە بەپێی لێدوانی وەزیری تەندروستی هەر کەسێک کە لە کوردستان پشکنینی کۆرۆنای بۆ ئەکرێ لەو ڕۆژەی داخلی شوێنەکەی بۆ پشکنین و تا ئەچێتە دەرەوە ئەنجامی دەرەسێ 150,000 دینار لەسەر حکوومەتی هەرێمەکە کاکاتە 120 دلار شتێک زیاتر هەر نەخۆشێک هەر کەسێک بۆ ماوەی 14 ڕۆژ کەرەنتینە بکرێ 1,100,000 ئەکەوێ ئەگەر نەخۆشیەکەی بە سەختی گرت ینی 1,100,000 ئەبێ لە ئەستۆی حکوومەتە کە بیدا بۆ کەرەنتینەکردنی ئەو کەسە بۆ ماوەی 14 ڕۆژ ئەگەر زۆرتر بخیان ئەگەر نەخۆشیەکە بە خراپی بگرێ بێگومان پارەکە زیاترە کەواتە ئەمە بۆ خۆی لە خۆیان خەرجێکی زۆرە لە حاڵەتی وەستانی بازار ئاشزانین لە با بڵین لە کۆتایی ئەم ساڵی 2019 کە کابینەی نوێم دەست بەکار بوو پاش 5 مانگە دەست بەکاربوونی ئەمە هەندێک داتای گرنگە کە بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە وتەکەی خۆیان ئاماژەی پێدا ینی کابینەی نوێم داهاتی ناوخۆی لە 140 ملیۆن دلارەوە گەیانوە 250 ملیۆن دلار بەڵام ئەمە لە مانگی 12 و کەمێک لە یەک بەڵام لە مانگی 4 ئەبینی کە کۆرۆنا و بازاڕوەستان لە حاڵێکی خراپا بوو
ئەم داهاتە دابەزیوە بۆ 6 میلیۆن دلار داهاتی نەود لە 300 میلیۆن دلارەوە کە سافی بۆ ئەدرا بە حکومت تاوان زۆرتر بوو بەشێکی تری ئەدرا بە کرێی گواستنەوە و بەرهەمهێنان بەڵام ئەم 300 میلیۆنەی داهاتی نەوت بەهۆی دابڵی نرخی نەوت و ئاماوەتەوە 30 میلیۆن داهاتی حکومت لەگەڵ ئەم کێشانە ئەمە زیالەوەی حکومت هاتوتە سەر ئەوەی کە حکومەتی هەرێم کابینەکانی پێشتر قەرزار بوون ئەو ڕێوشوێن کۆمەڵێک ڕێوشوێنی گرتەبەر کۆمەڵێک بڕیاریشیدا حکومەتی هەرێم بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە ئێوە بڕیارەکانتان بینیوە حەزەکەم دیسان لە دکتۆر ئەیوبەوە بەس دکتۆر پێش ئەوی زەناوە قسە بکەی با کۆمەڵێک داتای گرنگیش لە ڕێ ئینفۆگرافیکە بۆ ببینی داهات و خەرجی هەرێمی کوردستان و بەراوردی نێوان مانجی یەک و مانجی چواری 2020 داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مانجیەکی 2020 گەیشتە 939 میلیۆن دلار بەم شێوەیە داهاتی نەوتی کوردستان کە هاتووە بۆ وەزارەتی دارایی 295 میلیۆن دلار داهاتی ناوخۆ 244 میلیۆن دلار کە پێش دەست بەکاربوونی کابینە نوێم داهاتی ناوخۆ 140 میلیۆن دلار بووە بەڵام پاش دەست بەکاربوونی کابینەی نوێم نزیکەی 100 میلیۆن دلار داهات زیادی کرد بەشە بودجێ هەرێمی کوردستان لە بەغدا 383 میلیۆن دلار هاوکاری مانگانەی هاوپەیمانان 17 میلیۆن دلار دووەم خەرجەکان لە مانجیەکی 2020 پێش قەیران خەرجەکانی دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان بۆ مانجیەکی 2020 گەیشتە 995 میلیۆن دلار 755 میلیۆن دلار کۆی گشتی موچە 205 میلیۆن دلار کۆی گشتی بودجەی تەشغیلی 35 میلیۆن دلار کۆی گشتی و بەرهێنان کۆی گشتی خەرجەکان 995 میلیۆن دلار کورتهێنان لە مانجیەکی 2020 56 میلیۆن دلار داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە مانجی چواری 2020 یەکەم بەهۆی دابەزینی نرخی نەوت داهاتی نەوتی هەرێم بۆ مانجی چواری 2020 نزیکەی 30 میلیۆن دلار بوو بە ڕێژی 75% دابەزی داهاتی ناوخۆ بە پێی خەمڵاندنی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لە مانجی چواری 2020 تەنها 6 میلیۆن دلار بووە هاوکاری هاوپەیمانان 17 میلیۆن دلار بووە کۆی گشتی 107 میلیۆن دلار کەواتە هەرێم 88.7 داهاتی خۆی لەدەستداوە سپاس بۆ هاوکارانم دووبارە دەگەڕێن وڵاتان دکتۆر لێکەوتە ئابوووریەکانی قەیرانی کۆرۆنا دابەزینی نرخی نەوت ئەمە لە کوردستان جیاوازە لە وڵاتانی تر یەکەم نرخی نەوت دابەزیوە دووهەم ماوەیەک بودجەی ئەو بودجەی کەمەی کە لە بەغداوە هات بۆ موچە بۆ بەشێک لە موچەی فەرمانبەرانی کوردستان ئەویش بڕا هەروەها بازاڕیش وەستا و داهاتی ناوخۆی و سنوورەکان و داهاتی بازرگانیش وەستا وڵام من دەمێ سەرتا بەوە دەست پێ بکەمەوە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە شەفافی زۆر بە مەسئولیەتەوە بەڕاستی مامەڕێی لەگەڵ قەیرانەکە کردەوە کەوا با بڵێین پاراستنی ژانی هاوڵاتیان و وەروە ڕێکارە تەندروستیەکان زۆر گرنگتر بێتن و لە دوازاریشدا تۆ کاتێکەوە بارە تەندروستیەکە باش دەبێت بە هەمان کەدا ئینتیعاش و وەروە گەشەپێدانێکی ئابووریش دەبێتەوە لە ماکەدا گەرات و بارە تەندروستیەکە باش بێتن بەداخەوە ئەو قەیرانە با بڵێین کاریگەری و قەیرانە کە لە جیهاندا بەو شێوەیە بوو هەڵبەتە دەبێت لە هەرێمی کوردستان چۆن بێکەوە ئێمە بەڕاستی تەنها با بڵێین اعتیمادکردنمان لەسەر تەنها لەسەر فرۆشتنی نەوت بووە چونکە سێکتەرەکانیکە کە بەداخەوە تاوەکو ئێستا ئەو برەودانەی بەخۆیەوە نەبینەوە هەرچەندە ئێستا لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە خۆشبەختانە ئێستا سێکتەرەکانی کشت و کاڵ و پیشەسازی وەروە گەشت و گوزار زیاتر بایەخی پێدە چونکە ناکرێتەوە تا سەر بەڕاستی پشت بە نەوت بەستی و نوتیش ئەوە با بڵێین حالەتەکەی بێتن ئەو دابەزینەی کەوا ڕوویدا لە نێوان مانجی یەک و وەروە مانجی چارکەرۆک لە گرافیکە ئێمە بیتمان کاریگەریشی زۆری کردە سەر باریدا ئابووری هەرێمی کوردستان وەروە کاریگەری خستە سەر بارودۆخی ئابووری خەڵکیش بە هەمان شێوە چونکە تەزەخۆمێک دروست بوو لە نێوان بەپێی ئەو سروڤەیەکەوە دەستەی ئاماری هەرێمی کوردستان کردێتی لەو کاڵایانی کەوا لەگەڵ قەیرانەکە ڕوویدا کۆمەڵێک نرخی کەلوپەل و هەروە کاڵا بەرز بێتەوە بۆ هەندێکیان نزیکەی 400 لە سەتا بەرز بووە بۆ نمونە با بڵێن کاڵە تەندروستیەکانی وەکو دەستچێش و ماسک و ئەوانە تەنانەت خواردنیش بە هەمان شێوە نزیکەی گەیشتە 90 بەرز بێتەوە ئەمە وای کردووە کەوا ئاستی کاریگەری قەیرانەکە بە شێوەیەکی زۆر خێرا بێتن و
بەڵام ئەوەی گرنگ بوو کەوا حکوومەت توانی بڕوبڕوونەوەی قەیرانەکە کە یەک خاڵی گرنگکە لە بڕێوەبردننی ئیدارەدانی قەیرەکان ئەوەیە کە ڕوبەڕوونەوەی خێرایە لە تەک دیاریکردنی ئامانجی قەیرانەکە وەرەوە ئازادی جم و جۆڵی قەیرانەکە با بڵێن ڕوبەڕووبوونەوەی خێرای قەیرانەکەیە و هەروە بە سنترالکردنی شوێنەکە کەوا بتوانێت کۆنتترۆلی قەیرانەکان بکە چونکە ئێمە بۆ کۆنتترۆلکردنی قەیرانەکان چوار ڕگەزی قۆناغمان پێویستە یەکەمیان دەستنیشانکردنی قەیرانەکەیە دواتر شیکردنەوەیە و هەروەها سێمیان دەوردان و یاخود احتیوای قەیرانەکەیە اینجا کۆنتترۆلکردن دێتن ئێمە ئێستا تاوەکو ئێستا هەر لە مەرحەلەی احتیوایدانە نەمان نتوانرایە بە شێوەیەکی سەرتاسەری کۆنتترۆلکردنی قەیرانەکە بکەیت چونکە وەکو جەنابەت ئاماژەت پێدا وا دووبارە شەپۆڵێکی کە با بڵێن ڤایرۆسەکە دووبارە لە سلێمانی لە هەولێر بە هەمان شێوە ڤایرۆسەکە دێتە پێشەوە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا 35 بەیاننامەی دەرکردووە بۆ ڕوبەڕووینەوەی قەیرانەکان وەزارەتی تەندروستی 86 بڵاوکراوەی بڵاو کردەوە ئەوانە خۆی لە خۆیدا هەنگاوێکی با بڵێن کاریگەر و چارەسازە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە قەیرانەکە خۆمان بپارێزین وەروە دوجار بە شێوەیەکی با بڵێن ئەرێنیانە لە قەیرانەکەەوە دەربچین خۆی ئەوی جێداخە تا ئێسش ئێمە نەمانتوانیوە بەم سورعەتە دنیا بەرەو پێشەچێت و هەرێمی کوردستانیش بەشێکە لەو بەرەو پێشچوونە بەڵام تا ئێستا نەمانتوانیوە کە میکانیزێک هەبێت بۆ دەستنیشانکردنی چینە جیاوازەکان بۆ دزانینی یان لە بەردەستبوونی بەشێک لە داتا و زانیاریەکان کە لە کاتێکی پێویستە لە کاتی قەیرانەکانە لە کاتی نەخوازراوەکانە جیاوازەکانە بەکار بێت ئێمە گەر سەرۆکی حکوومەت لە وتەکەیە بەڵێ وتی ڕای گەیاند کە لە دوای جەژن شتێکی وا دێتە ئاراوە بەڵێ وەکوی کە ئێمە خێزانە هەژارەکان بڵێ بەڵام تا ئێسش ئەتوانین بڵین ئەو داتایە ئەو زانیاریە ئەو ژمارە ڕاستی کە پێویستە لە بەردەستا بێت بۆ زانینی ئەو ژماری یاخود ناونیشانی ئەو خێزانە هەژارانی کە پێویستیان بە فعلی بە هاوکاری هەیە تا ئێستا لە بەردەستانە بەڵام وەکوی کە ئاگدارین لە ڕێی ئەو ڕێکخراوە خێرخوازیانەوە کەم و زۆر توانراوە لە ماوەی ئەم یەک دوو مانگەیە پاڵاوتنێک لە نێوان ئەو حاڵەتانەیە بکەن لە ڕێی ئەو ژمارەنی کەدانرا بوو خەڵک پەیوەندیان کردووە بەس ئەمەش ڕێگە چارەسەرنی ئەمە گەر کاک بەرهەم بگەڕینەوە بۆ یەکشت ئێمە گەر لەو داتانێکی ئێستا ئارز کرا و بینیمان ئەم ئەرقامانە پێمانەڵێت کە ئێمە وەکو هەرێمی کوردستان دکتۆریش یەک دوو جار ئاماژەی بەوەیە هەمیشە زەمینەمان لەبارە بۆی کە بە شێوەیەکی زۆر خراپ بەڕۆڕووی با بڵێن بە شێوەیەکی زۆر نائامادە ساز بەڕۆڕووی قەیرانەکان بینەوە لەبەرەوەی کە تا ئێستا نەمانتوانیوە ئێمە پەرە بە سێکتەرەکانی تر بین تا ئێستا نەمانتوانیوە هاوڵاتیانمان تێبگەێنین و خۆشمان تێبگەین کە ئەمە حکوومەت نییە فەرزە لە وەکو بڵێ لە ئەولەویاتی حکوومەتان نییە کە ڕاستەخۆ خەڵک دامەزرێنێ ئیشی بۆ بدۆزێتەوە ئەتوانێت زمینی بۆ سازکە ئەرکی حکوومەتە زمینی بۆ سازکە بەڵام ئەرکی حکوومەت نیە ڕاستەوخۆ کاش بیاد بە خەڵکو وەکو ئەو شێوەی کە لە ناو ئێمە بۆ چەندین ساڵە ئەتوانم بڵێم بەڕێواچێت ئێمە ئەگەر بتوانین تەنیا لە هەرێمی کوردستانە پەرە بە کەرتی کوشت و کاڵبین بە پێ مەناتقە جیاوازەکان خاوەنی کە با بڵێم زەویەکی زۆر بەبەرهەمین و هەروەها بتوانین پەرە بازاری ناوخۆی پێ پڕکەینەوە هەروەها بازاریشی ئەمە ئەرکی حکوومەتە کە بازاری دەرەوەشی بۆ بدۆزێتەوە لامان کات ئەگەر بتوانین سامانی ئاژەڵداری بە شێوەیەکی مۆدێرن پەری پێبین و بتوانین هەم بەرهەمی ناوخۆدابین کە هەم بەرهەمی دەریشەوە بازاری بۆ بدوسترێتەوە و بتوانرێت لە دەرەوە بنێرێتە دەرەوە ئەتوانین کە یاخود بگورە من بۆ مقاتعە یاخود کەرتی گەشت و گوزار بەڕاستی ئێمە ژێرخانێکی زۆر پتەمانێ لە کەرتی گەشت و گوزار دەکرێت حکوومەتی کوردستان مەسلەی وەبەرهێنان لە کەرتی گەشت و گوزار لە کوردستاندا بتوانێت سەرمایه‌داران بێنێتە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمەڵێک ئاسانکاری بەسەراحەت بۆ بەڵام کەرتی گەشت و گوزار فۆرمێکی خراپی لە کوردستان وەرگرتووە ینی ئێمە ناوچە گەشتیاریەکانمان کوێن ئەو ناوچانن بە زۆری کە لە دەرەوەی شارەکانن کاکەونن باڵین سنووری گوندەکانەوە ئێستاش لە کوردستان لە سنووری گوندەکان بە بڵین معاملەیەکی عشایری لەگەڵام شتاکرێ ئەم شەلالێ ئەکەوێتە سەر زەویەک هی باپیرمە ئەم هاوڵاتیە
ڕەنگە حکوومەت لی گەڕاوەڵێ دەی خۆت ئاوادانی هەرەوە بیکەتە شوێنێکی سیاح ئەمە فۆرمێکی غەڵەتە لەینە کەچی ئەویش بە لەو حوو بە تەنەکە و بە ئاسن و بەم شتانە و بە حەسیر و بەمانە ئەیکا و خزمەت گوزاریەکان وەکو پێویست نین بەڕای من ئەگەر ئەم وەکو پێشنیارێکیش بێ بۆ حکوومەت ئەگەر حکوومەت بێت قەرەبووی ئەم کەسە بکاتەوە لە ناو شارەکان لە هەر شوێنێک بە زەوی باش و ئەوانە ئەمە لێگەڕێ حکوومەت خۆی بیدا بە شەریکە کۆمپانیا گەورەکانی سیاحی جیهان جا من ئەوم ویستمەوە باسکەم زانی دکتۆر بە ئیجازەتان ئێمە بەڕاستی ئەبێ واقعیش بین بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیامی جەژنیا بەڕوون و ڕاشکاوی بە خەڵکی وت کە حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی هیچ پاشخانێکی دارایی نییە و ئەو تەرحانەشی کە بەڕاستی ئێوەی بەڕێزانەیکەن پێویستی بە پاشخانێکی ئابووری هەیە پێویستی بە دارایی هەیە بە کۆمەکی دارایی هەیە بە لە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ڕوون کرایەوە لە ئینفۆگرافیکەکە کە ئەو موچەی کە پێش جەژن فەرمانبەرانی کوردستان وەریان گرتووە بە قەرز و بە ئەملاولا و بە سەرمایهداری ناوخۆیی و لە کۆمپانیەکان وەرگیراوە دەی حکوومەتێک بەڕاستی خۆ من نکۆڵی لەوە ناکەم حکوومەتەکان ئەبێ هەم موچە بدەن هەموو بەرهێنان بکەن و هەم بە دوای سەرچاوی داهات تا بگەڕێن بەڵام دۆزینەوەی سەرچاوی نوێ بۆ داهات لە کشت و کاڵ وڵاتێکی من پێم وایە بەداخەوە کە لە چەند ساڵی ڕابردووە ئەمە سوودی لێوەرنەگیراوە بەڵام چی کشت و کاڵ چی گەشت و گوزار ئەکرا ببنە دوو سێکتەری زۆر باش و ئەو شۆکە لە ناکاوانانەی کە هەمیشە نەوت وەکو هاوڕێی نیوەی ڕێگا بۆ ئێمەی دروستەکە بەڕاستی پڕی بکاتەوە بەڵام لە حاڵی حازرا ئەوەی بە تەسەوری من گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی داوەتە پرۆسەیەکی باش کە ئەگەر میکانیزم و زمینەی لەبار هەبێ بۆ سەرگرتنی من پێم وایە ئەمە هاوکارێکی باشە بێت لەم قۆناغی قەیرانەیە ئەگەرچی کەمە بەستم لێ پرۆسەی چاکسازیە بە دیاریکراوی پرۆسەی چاکسازی وەکو لە ناوەکەی دیارە پرۆسەیە واتە هەنگاو بە هەنگاوە ڕواتە پێش من ئەوەی هیوای بۆ ئەخوازم ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی داوەتێ لەوەی کە لە پێداچوونەوە بە موچە بە لیستی موچە بە ڕێخستنەوەی دەرماڵەکان بە وەرگرتنەوەی قەرزەکانی حکوومەت بە ڕێخستنەوەی سێکتەری وەبەرهێنان بە هەموو ئەو هەنگاوانەی دیکەی کە لە کارنامەی حکوومەتەکە هەیە ئەوەندەی کە ئەکرێشان بەشانی ئیدارەدانی قەیرانەکە چکە ئەبێ ئێمە ئەوەمان لەبیر بێەوە ئەوەشمان لە بەش یەکەمان زۆر بەڕۆنی ڕوون کردەوە کە ئێمە ئێستا هەموو جیهان لە قۆناغی قەیرانە مادام ئێمە لە قۆناغی قەیرانین بنەمایەکی یاسایی هەیە زۆر سادەیە ئەڵێ لضرورەتی ئەحکام یعنی کەواتە هەموو حاڵەتێکی نائاسایی هەموو حاڵەتێکی کتوپڕ و تنگانە کە دێتە پێشەوە حکم و قسە و بیرروبۆچوون و بڕیاری تایبەت بەخۆی هەیە لە ئێستاشا ئەوەی گرنگە بەڕاستی ئەوەیە کە حکوومەتی هەرێم چۆن بتوانێت دووشت بکا بەڕاستی یەکەمیان ئەوەیە کە چۆن ئیدارەدانێکی باشی ئەم قەیرانە بکە وەکو کاکتۆر فەرمی ڕوونی کردەوە بەڵام خاڵی دووەم گرنگە ئەوەیە کە ئیدارەدانی ئەم قەیرانە بۆ حکوومەتێک کە هەموو هەوڵێکی ئەوە بێ کە بەس موچەی پێدابین بکرێ یان نەکرێ زۆر ئەستەمە بێ ئەگەر بێت و هەنگاوەکانی چاکسازی شان بەشانی ئەم ئیدارەدانی قەیرانە خێراتر نەکرێن و کاریگەرتر نەکرێن هەنگاوەکان خێران من هیوادارم دەرفەت هەبێ مناقەشەی بکەین بەڵام من بۆیە ئەو تەدەخولم کرد عفومەکەن بەوەی کە ئێمە بەڕاستی زۆر پراگماتیکی واقعی بین حکوومەتێک کە هیچ پاشخان و هیچ قاسەیەکی لە بەردەستانە بێ بەڕاستی پێم وانە بتوانێت لە ئیستا دکتۆر ئەگەر زۆر بە کورتی کاک دکتۆر ڕاستە حکوومەت لە توانەدانە بەڵام حکوومەت ڕێگاتری لە پێشە بۆ نمونە مەسلەی هاوبەشی لەگەڵ کردی تایبەت و کردی گشتی پرایڤت پارتنەرشیپ پرۆژێکت کە PPP ئێستا حکوومەت لە وزارەتی پلاندانان پرۆژەیەکی واش ئامادەکراوە بۆی وەبەرهێنەر دەتوانێت بێ بە هاوبەش لەگەڵ حکوومەت بۆ با بڵێن ئەمە دێک بۆ چەند ساڵێک دەتوانێت با بڵێن سیسمار بکاتن و داهاتەکەی بۆ چەند ساڵێک بووی بەڵام پاشتر بە حکوومەتیش دەمێنێتەوە و ڕێگەیەش دەست خۆش دکتۆر کاک زیانجی ئەزانی مشکلەکە چییە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان موچەخۆری زۆرە وەکو وتمان 120 دانیشتوانی کوردستان موچەخۆری حکوومەتی هەرێمی کوردستان باشە حکومڕانی خەریکە وای لێت وەک بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕاگەیان حکومڕانی خەریکە لە کوردستانەوەی لێرانی ئیدارەدان تۆ بەس موچە بێت بەڵام کوردستان وڵاتێکە وەک هەر وڵاتێکتر پێویستی بە جادەوبان هەیە پێویستی بە بەنداو هەیە پێویستی بە قوتابخانە هەیە پێویستی بە نەخۆشخانە هەیە پێویستی بە کۆمەڵەشت هەیە ئێستا بە پێی ینی ورترین زانیاری 180
بودجەی کوردستان بۆ مووسەیە ئەین 120 ماوەتەوە بۆ بودجەی تەشغیلی و بۆ بەرهێنان و بۆ هەر شتێکی تر کە تۆ بتەوێ بیکەیت ئیدارەدانی ئەمە چۆنە بیانی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە بودجەیەکی زیاترە پێویستی بە پیاچوونەوە هەیە بە ژمارەی موچەخۆران چونکە ئێستا کێشە لەوە نییە تۆ بڵێن 120 دانیشتوان موچەخۆرن کێشەکە لەوەیە ئەوەی کە پێڵێن بەتاڵی مقەنعە ینی بێکاری شاراوە با بڵێن لە مزگەوتێکە 15 خادم هەیە لە قوتابخانەیەکە 20 پەڕاش هەیە ینی لە زۆر شوێن لە زۆر فەرمانگە هەیە ڕەنگە جەنابە زۆر باشتر شارەزاوی فەرمانبەری زیاد هەیە بێکار هەیە چۆن معاملە لەگەڵ ئەمە بکرێ ینی بە بڕوای من ڕەنگە پەرەپێدانی کەرتی تایبەت گەشتە سندنی کەرتی تایبەت زیاتر بۆ ئەوەی کە کەس بێکار نەبێ هەر کەس موسەی خۆی وەرگێ بەڵێ ڕاستەکەی دەستان خۆش بەشتی زۆر جوانتان باس کرد بەڵام هەستەکەم تێکەڵیەکمان دروست کردووە لە بینی هەنگاوە خێراکان و هەنگاوە مامناوەندی و درێژخایەنەکان کێشەی کەمی دارایی یان کێشەی ئابووری ئێمە سێ ئاستە کێشەیەکیان نەهاوسەنگیەکانی پەیکەری ئابووری اختیلالاتی هەیکەلیە کە زۆربەی وڵاتانی دواکەوتوو دەیان ساڵە پێوەی ئەناڵێنن ئەو مەقولەیەش ئەوەندە ئاسان نییە بە سەرچاوی داهاتەکان هەمە چەشنکەین و سێکتەرەکانمان گەشە پێ بدەین من 30 ساڵ زیاترە مەکتەبە کتێبخانەکانی ئابووری ئەم شارە و هەموو هەرێمی کوردستان زۆر ئەلکترۆنیان هەموو وڵاتانیش گەڕاوم ئەدەبیاتی ئابووری پڕێتی لەم دراساتانە دەیان ساڵە چەندەیە ئەدەبیاتی ئابووری داوای هەمە چەشنەکردنی سەرچاوەکانی داهاتەکە داوای پەرەپێدانی سەر کەرتە ئابوووریەکانی ترەکە بەڵام ئەمە کارێکی ئەوەندە ئاسانیە تەنها نمونە چەند وڵاتێکمان هەیە سەرکەوتونتیایە ئەمە کارێکی درێژخایانە بەڵام مانای ئەوە نییە دەسی نەدەینی ئەمڕۆ دەسی بدەینێ باشترە لەوە ئەو کشتتوکاڵی کە هەمومان باسیەکەین بۆ بەنما بۆمان ڕاستە زۆر پێویستە ئەمڕۆ دەستی پێ بکەن تا سبینێ تەنانەت ئەو ڕێگای خۆپارێزیە و خۆ بە گرمۆڵەکردنەوە بەسەر خۆدا لەسەر دەمی پەتای کرۆنایە و احتیماتکردن لەسەر زاد بۆ تەوفیرکردنی زۆربەی پێداویستیەکان لەوانەیە بەکەڵکی ئێمە بێ بۆ باشکردن بەڵام قیادەکردنی کشتتوکاڵ بۆ ئابووری ئێمە لە ئێستادا لە خەو نەچێ ئاخر ئابووری ئێمە بەم شێوازە تەقلیدیە بەرگەی دووڕەوە کول لەو ماگێک گوشکە ساڵی و سەلاوێکی سنووکی سەڵە ناگرێ ئاخر هەردوومە دوو دۆنمو هیچ کەسێکە مەشاکیلی ئەرازی مەشاکیلی ئاودەری یاساکان پرایڤێت پارتنەرشیپ و ئەوانەش هەر هەمووی یاسا و ڕێسای تایبەتی ئەوێ ئەمانە درێژخانن معاناتی گەشتیاری ئێمەش زۆر زۆرە زۆر کەم نییە ڕاستە ئێمە وەکو سەرچاوی سروشتی ئەمانەمان بەردەستە نەبوونەتە سەرچاوی ئابووری زۆریان ئەوێ شۆڕشێکیان ئەوێ بکرێنە سەرچاوی ئابووری بەڵام با بێمە سەر ڕێگا خێراکان حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئەوەی وەکو بڵێ خەمی سەرچێتی دابینکردنی موچەیە بۆ وەکو ئەوروپا نین اقتصادەکەمان لەسەر شانی کەرتی تایبەت و بازار بێ بۆی پارە بڕژێنە کەرتی تایبەت و بازارەوە ئابووری ئێمە عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی ئەکسەریەتی موچەخۆرە اقتصادەکەشمان لەسەر خەرجیەکانی حکوومەت ڕاوەستاوە زۆربەی بازار لەسەر ئەو موچەیە ڕاوەستاوە کە موچەخۆران وەری ئەگرن ینی جگەلەوەی ئیلتزامێکی سیاسی ئەخلاقی قانونیە لەسەری ڕفتارێکی ئابووریشە موچە دابینکردن بۆیە من نایەمە سەر ئەوەی برادران باسییان کرد چۆن هاوکاری هەژارەکان چونکە ئەویش زۆر پێویستە چۆن حکوومەتی هەرێم ئێستا موچە دابین بکە من حەزەکەم سەرەتا بە هەنگاوێک دەست پێ بکەم کە حکوومەتی هەرێم تا ئێستا لەوانەیە نازان بۆی چوو بێ یان نایان برادران باسییان نەکرد بێ چارە سەری خێرایی ئەم دۆخە لە دنیا بە چی ئەکرێ ئێمە چۆن بیکەین هەندێک شت وە بێ وەکو دنیا بکەین هەندێک شت خصوصیەتی خۆمانە لە دنیا ڕوبەڕوو بوونەوەی فەوری ئەم قەیرانە لە مەدخەلی نەقدی و مالیەوە کراوە مەدخەلی نەقدی و مالی دەوڵەتی مەرکەزیە ئێمە نیمان سیاسەتی نەقدی سعری فایدە دابەزێنێ تەسهیلاتی قەرزیەکە بە ئەنواع جۆر لە ڕێگەی ئوزوناتی خەزێنە لە ڕێگەی ئێمە مەسئولیەتی اقتصادی ئێمە لە دەوڵەتی فیدراڵیە بەشێکی دوو ئاستە بەشێکی لەسەر ئاستی ناوەندە ئەگەر فیدراڵین خۆ
سیاستە نەقدی و مالیەکەمان فیدراڵیە ئەبێ لەوێ ئیسفادە بکەین کاتێ دەست لەوە بشوین کاکتۆر ئێمە باس دووهەم وڵاتێکەکەین کە مانگانە من وەکو کاسەی خێر ینی دەست لەسەر دڵە ئایا ئەم مانگە ئەینێرە یان ناینێرە یان ئێستا پێم وایە خاڵی یەکەم ڕۆژاندنی ڕەنگە زۆر پراکتیکی نەبێت لەگەڵ ڕێزمە لەبەرەوەی تۆ دروستە من هاوڕام لەگەڵ جەنابتە بە گوێرەی پرەنسیب ئێمە سیاسەتی دارایی ئێمە لە مەرکەزە بەڵام ئێمە ناتوانین پشتی پێ ببەستین لەبەر ئەوە تۆ لە وڵاتێکی داتەپی وای کە ئەوە حاڵەکەیە کە ئەیبینی ئاساییە فەرمانبەرێکی ئاسایی لە پڕ بڕیارێکی میزاجی ئەدا و ئەڵێ ئەم مانگە هیچ بۆ کوردستان با نەچێ با نەنێردرێ ئێستا من ویستم قسەکەم بکەم شێوازی دووهەم مەسەر شێوازی دووەم ویستم قسەکەم بکەم ئەگەر عایدی ئەوە دەوڵەتێکی فیدراڵین عایدی ئەوانین ئەبێ مستەفید بین لە سیاسەتی مالی و نەقدیەکە من هەروە بەجێ نەیاڵم وەکو قسە گشتیەکانی ساڵانی ڕابردوو کە خۆشم کردومە ئێستا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پرۆژە یاسایەک نێردراوە بۆ پەرلەمان بۆ ئەوەی لەبەر ئەوەی قانونی موازنە حازر نەکراوە قەرز بکرێ بەپێی قانونی ئیدارەی مالی و دەینی عام بەپێی یاسای کارگێڕی دارایی گشتی بەپێی مادەی 41 و 43 ئێمە ئەتوانین ئیستیفادە لەو قەرزە بکەین با حکوومەتی هەرێم دیراسی ئەوە بکە و حکوومەتێکی نوێ دامەزراوە قەولە ئەو مبادرەی هەبێ ئێمە مبادرەمانە بێ قەولە مشارەکەی ئیرادات بکەین ئەگەر بە سەراحەت دەڵێ لە ڕووی مالی و نەقدیەوە کە هەموو دنیا بە مالی و نەقدی لە ڕێی حکوومەتە مەرکەزیەکانەوە ڕوبەڕوویم قەیرانە ئەبێتەوە ئەگەر ئەومان لەگەڵ ناکامە شتێکی ترە یەکسەر چینە سەر خاڵی دووەم خاڵی دووەمیش هەموو کێشەی قەرز لە سەرەتای دروستبووری حکوومەتی هەرێمی کوردستانەوە یعنی لە 2023 وا بڵێن کە دەستوری عێراق 2019 یاسایەکی بۆ دەرچووە فیدرالی هەتا ئێستا قەرزی کە عێراقی کە ئێمە هیچوان بەر ناکەوێت بەڵام ئەو قەرزاری سەر عێراق بەر ئێمەکەم ئەوەیە ڕوبەڕەونەوەی ئەم قەیرانانەی لە سەردەمی کۆڤید 19 دروست بووە هەنگاوی یەکەم هەموو دەوڵەتان لەو مەدخەلە قانون نەقدی و مالیەوە دەستیان پێکردو بۆیە مەجبور بن ئێمەش باسی بکەین بەڵام خصوصیەتەکەی خۆمان کە وتم هەندێکی تایبەتە بە خۆمانەوە ئەو هەیە کە برادران باسییان کرد بەڕاستی حکوومەتی هەرێم ئیتر عیبە نەتوانێت لیستی موچە ڕێک بخاتەوە ئەمەیان سێکتەرە کشت و کاڵ و سێکتەرە ئابوووریەکان نییە دەیان ساڵی بووێ بەڕاستی ئەبێ ئەوە خۆمە ئەرکی حکوومەت بێ هەموو حیزب بە بەشدارەکان بەشدارەکانە لەسەر ئەوە ڕێکەوە ینی نەحکوومەت هەوڵی ڕێخستنەوەی موچەی لیستی موچە بێ ئەوان بیکەن بە مزایدەی سیاسی لایانی کەم حیزب بە بەشدارەکانی حکوومەت ئەبێ لەو بڕیارە گرنگانە کە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیراناکرێ ئەبێ بەشدار بن ئەبێ خۆیان بکەن بە خاوەن ماڵ ئەبێ مەسئولیەتەکە هەڵگرن لەگەڵ حکوومەت پەرلەمانیش هاوکار بێ لەمە وەڵام من هەر لەسەرەوەی قسەکەی جەنابەت سەبارەت بە یەک هەڵوێستیەوەی کە هەم لە وتارەکەی جەنابی سەرۆکی حکوومەتیش داهاتوو بووکەوە داوا دەکات لە هەموو لایەنەکان بە هەستی بە بەرپرسیارەتەوە و مامەڵە بکەن لەگەڵەوە بارودۆخۆی هەیە بۆ ئەوەی یەکڕێزی نێوانی با بڵێن بپارێزن و هەروە یارمەتیدەری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمەی لەم دۆخە ئابووریا دەربچێن و هەروەها بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریەکانیش بپێت سەبارەت بە ئەوەی کە باست کرد کە بەرم ئێمە سەبارەت بە فەرمانبەری زیاد و با بڵێنە و بەتاڵی مقنعەوەوانەی کەەوە هەیە بەڕاستی دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە ئێستا لە عێراقی شەروە ئەو ئاراستەیە دەڕواتن ڕوایەکەیان وایە خانەنشینی پێشوەختە مەسەلەی خانەنشینی پێشوەختە یاخود تەقاعود الموبەکێرەوەیە کەوا ئەوانی کەم ئارەزومەندن دانێ خۆیان تەقاعود بکەن و یاخود با بڵێن سنێکدا بنێن یان ساڵێکدا زۆرێک لە هاندانیەوێت زۆرێک لە هاندان چۆن وەکەی حەز بکەی خانەنشین بێ ئەبێ شتێک هەنت من لەو بڕوایەدام ئەوەکەی جەنابە زۆر تەواوە ئەگەر حافزەکەی بێ بە ئەوەی خەڵک دەست پێشخەر بێت لە تەقاعودی بەڵام ئەوەیەک لە ڕێکارەکانیش بێ بەڕاستی چونکە بۆ نمونە تۆ ئەگەر 6 ساڵی با بڵێن خانەشین بکرێتن ئێستا با بڵێن موالیدی 57 ئێستا کەواتیان یەکێک لە ڕێگاکان هاندانی خانەشینکردنی بێ کۆمەڵێک حوافز هەبێت بۆ ئەوەی خەڵک بتوانن بڵێ تریش لە ڕێگە چارەسەرەکان کە ڕێگە چارەسەر سەریعەکانەوەی کە دایان ناوە ئەوەیە کە ئیجازەی بێموچیان خستوەوەکو بەڵێ بۆ 5 ساڵەکە کامەش خۆی لە بۆکو هەلێکی سەریع ئەتوانی بڵین بە هەلدانێت بەڵام دووبارە ئەمامانێت لەسەر ئەم مێزە بگەڕینەوە سەر ئەو خاڵی کە
چارەسەرێکی بەدەر لە چارەسەرە سەری ئەکان چارەسەرێکی با بڵێم مەودادرێژ چییە یا بکرێت یاخود ئەو بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان چۆن زمینە سازی بۆ بکرێت با بڵێم هەماهەنگی هەبێت لەلایەنە جیاوازەکانی ینی با بڵێم سوڵتە جیاوازەکانە لە لای خەڵکەوە لە لای حکوومەت خۆی بە دەرەجە یەک پەرلەمان ئۆپۆزیسیۆن بە هەموو لایەک تاکو بتوانرێت بکرێتە سەر ئەرزی واقعەوە اینجا ئیسفادەیەکی با بڵێم مەودا درێژی لێ بکات خەڵکی هەرێمی کوردستان خۆی زۆر زەڕورە ئێمە بۆ چارەسەرێکی نیشتیمانیە بەڵێ چارەسەرێکی نیشتیمانی دەستە جەمعی کە هەموو لایەک ناتوانین ئەو چارەسەرەمانە بێت لەم کاتەیە بە تەسەوری من لەبەرچی ئێستا ڕوونێکەمەوە با ئێمە بەڕاستی ئەو خاڵەمان لەبیر بێ کە نبینە ئەوانە ئێڵێ ئەوەی لە شەران لە شەردانە بێ شیری تیژە ئێمە حکوومەتێکمان هەیە کە ماشەڵڵا پەندە زۆرە دێن ینی حکوومەتێک هەیە کە من ئاگدارم ئەیەوێت هەنگاوێک بەرەو چاکسازی بەرێ بۆ نمونە بەڵام زمینەی سیاسی لەبار نییە و ئەو حەزەرە حکوومەتی ئێستا سیستەکانی کە دروست بوون لە هەنگاوەکانی چاکسازیە بەڕاستی لە بەدگومانی و لە نەمانی خەریکە لێک تێگەیشتن و ئەو هەماهەنگی و هاوکاری کە پێویستە لە نێوان لانی کەم لایەنە پێکێنەرەکانی حکوومەتە هەبێ بەڕاستی خەریکە ناڵێم نەماوە بەڵام بەرەو لاوازی چووە یعنی ئێمە نمونەمان لە بەرچاوە خۆ باسی چەندین ساڵ لەمەوبەر ناوکەین ئێمە ئەوانەی کە کراون لە دۆسیە خراپەکانی کە ئێمەی بە ئەمڕۆ گەیانەوە لە پرسەکانی گەندەڵی و لە ئەو لەشکرا لە دامەزراندنی حەقیقی وەهمی 27 ملیار دلار قەرزیش بەڵێ هەر هەمویان بە جۆرێک لە جۆرەکان بە یاسا ڕێکخراون بە یاسا کراون بە شێوەیەکی ئوسوڵی کراون کە پێویستی بەوە هەیە بە یاسا وەربگیرێتەوە بە ئوسوڵی وەربگیرێتەوە ینی بایەمە بێنێنە بەرچاومان کە ئێمە یاسای چاکسازی کە یاسایەکە بۆ بەرژەوەندی گشتی ئەم وڵاتەیە چەندی پێچ و چەندی خایان و خراپەوە نێو گفتوگۆی حیزبەکانەوە ئایا یەکەم کاری پەرلەمان ئەوە بێ یا ئەوە نەبێ ئایا ئەسڵەن بنێردرێتە پەرلەمان یا ئەم خولەش لی بگەڕین یعنی ئەگەرچی ئەم یاسایە بەو شێوەیە کە تا ئێستا هەیە دروستە ڕەنگە دادپەروەریەک یان جۆرێک لە دادپەروەری بۆ سیستەمی موچە لە کوردستانە بگێڕێتەوە بەڵام ئەو کێشە بنیاتیانەی کە لە ئابووری و لە دارایی ئێمەیە هەن بەڕاستی بە هیچ شێوەیەک چارەسەریان ناکە جگە لەوەی کەوە کوتم عەدالەتێکی ڕێژەیی ئەگەڕێنێتەوە بۆ ڕەوشەکەەوە ئاکات کە حکوومەت لەو مەبلغەی کە ئێستا ماگانە خەرجی ئەکات بۆ موچە تۆزێک لەوە کەمتر خەرجکە من خێرایی لەسەر ڕۆڵی ینی ئەو حیزبەی بەشدارە لە حکوومەت ئەگەر حیزبی ئۆپۆزیسیۆن لە ناو قەیرانی داراییە با بڵێنە بە لە کوردستانی لە وڵاتێکی لا شوێنێکی بەڵێ ینی چی بکە ینی چیان لە ئەستۆیە ئایا دروستبوونی کوردستانێکی بەهێز کە یەکێکە لە ینی با بڵێن دروشمی سەرەکی کابینەی نوێی حکوومەت یاریمی کوردستان باشە بەس ئەوێ بەس دروشمی حیزبێ بە حکوومەتێ بیا دروشمی هەمومان بێ ئەو پرسیارێکی زۆر لۆجیکی و زۆر جوانە بۆ خۆی بۆ هەر سیستەمێکی سیاسی و ئیداری و بەڕێوەبردن و هەر سیستەمێکی دیموکراسی بوونی ئۆپۆزیسیۆنێکی کاریگەر کە ئۆپۆزیسیۆن خۆی چییە ئەوەیە کە چاوی بەرامبەر بە حکوومەت تیژە تێزەکانی حکوومەت بە چاوێکی تیشتر سەیرەکە و تێزی بەدیل تەرحەکە بۆ ئەوەی کە قەناعەت بە خەڵک بێنێ لە هەڵبژاردننی داهاتووە تۆ دەنگ بە من بدە و من دێمە شوێنی حکوومەت یعنی ئەمە نیعمەتێکی خوایە بۆ هەر حکوومەتێکیش بەڕاستی بەڵام بەداخەوە ئێمە هەتا ئێستا لە کوردستانە ئەم جۆرە لە نیعمەتی ئۆپۆزیسیۆن بوونمان نەبووە ئۆپۆزیسیۆن ئەگەر بە خێرایی باسیکەین لە کوردستانە بەچەند قۆناغێکی سەری ئاڕۆیشتووە ماوەیەکی زۆر کەم ئێمە ئۆپۆزیسیۆنمان نەبووە حرام بووە یان با بڵێن قەدەغە کراو بووە ماوەیەک ئۆپۆزیسیۆن ڕەواجی نەبوو هەموو حیزبەکان هەڵپەی ئەوان بوو کە زوو بچنە دەسەڵاتەوە لە کێکی دەسەڵات وەرگرن ماوەیەک جۆرێک لە ئۆپۆزیسیۆن هاتە کاراوە بەڵام ئۆپۆزیسیۆنێکی چەپ و ڕاست بوو واتە سڕینەوەی هەموو خاڵە هاوبەشەکان ئێمە ئێستا حاڵی حاضر جۆرێکی تر لە ئۆپۆزیسیۆنمان بۆ دروست بووە کە لە زانستی سیاسیە بەڕاستی زۆر دەگمەنە ناوی بۆ بدۆزیتەوە ئەویش ئەوەیە کە حیزبت هەیە تۆ ئێمە لە دنیای مۆدرن و دواکەوتوشا دوو جۆر لە حیزبی سیاسی هەیە یا ئەوەیە لە دەسەڵاتە پێوتری حیزبی دەسەڵاتدار یا ئەوەیە لە دەرەوەی دەسەڵات و پێوتری حیزبی ئۆپۆزیسیۆن ئێمە ئێستا حیزبمان بۆ دروست بووە کە هەردووکیانە ینی نیوەی لە دەسەڵاتە نیوەی لە ئۆپۆزیسیۆنە پێی بڵێن حیزبی هەمومان لێ خولەکە لامێن بووی کاتەکەمان گونجاو بێت کەژان خان ئێستا چیت لە خەیاڵایە بۆی کە ینی پاش ئەم مشت و مڕۆ ئەم گفتوگۆیە چی گرنگە ئێستا حکوومەتی هەرێم و چی لە ئەستۆی هاوڵاتیانی کوردستان و حیزبەکان و کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە کە
بۆ ڕوبەڕووبوونی ئەم قەیرانە بە باشی و بە خێرایی بکرێت. وەکو با بڵێم بۆی بتوانم لە کورتترین کاتە باشترین یاخود کاریگەرترین هەل بخێنە بەردەست لە دیدی منەوە ئەبینین کە ئەو بەرنامەی با بڵێم ئەو بەرنامەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خستوێتە بەردەم بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە بەرنامەی خێراییە بە شێوەیەکی زۆر کارە لە سەررجەم دام و دەستگا و با بڵم سوڵتە جیاوازەکان بخرێتە بەرنمەیانەوە کە هەنگاوی بۆ بنێن بە زمانی کوردی خۆمان پێڵێن خاوەخاویتیانەکرێت لە هەمان کاتیشا ئێمە بێ لە بیرمان نەچێتەوە بۆ ڕوبەڕووبوونێ ئەم قەیرانە بۆی کە بە شێوەیەکی زۆر خراپ تەسیر نەکاتە سەر کۆمەڵگەی ئێمە خەڵکی ئێمە با بڵم هاوڵاتیان خێزانەکان ضرورە لەسەریان هەست بە مەسئولیەتێ بکەن لە بەرامبەر ئەوەی کە ئەم چاکسازی ئامادەکاری پاکسازی کە ئەکرێت لە حکوومەت و حکوومەت هەنگاوی بۆ ناوە مقابلی ئەوە خەڵکی ئێمە پێویستە بۆ ماوەکی مەودا کورتیش بێت لە کامالیاتی ژیان دوورکەوێتەوە هەوڵ بات ئیدارەی مالیەی خۆی بات لە خێزانەکانیان بەپێ ئەو ئیمکانێتی لە بەردەستیانەیە بتوانن سەرفیاتکەن بەلایانی کەمەوە تا ماوەکی کاتی تاوەکو بتوانین بە کەمترین زیان ئەم قۆناغە تێپەڕێنین. کاک زیانگیر یەک خۆلک چی بکرێ باشە؟ بەڵێ وەکو وتمان حکوومەت بە فەوری چەند هەنگاوێک بنێ بۆ ئەوەی ئیدارەی قەیرانەکە بکە تاکو پاشتر دوای قەیرانەکە بپەرژێتە سەر چارەسەری کێشە ڕیشەیەکانی ئەوش وەکو وتمان داهات بۆچی کەمە نسبەتەن بۆ خەرجی کەمە ئەبێ دەستیش با بۆ خەرجیەکان وتمان ئەبێ موچە ڕێک قاتەوە سەرچاوی ئەو بەهەدەردانەی کە خۆی هەنگاوی بۆ ناوە لە ناوچە سنووریەکان لە دەواازە سنووریەکان ئەوە زۆر راپۆرت و زۆر ئەندام پەرلەمان و هەندێک شت دەڵێن لەوێ 50 ملیارە گەڕێتەوە لە ڕێخستنەوەی موچە 100 ملیارە گەڕێتەوە من پێشنیارم هەیە بە ڕێژەیەکی زۆر بەرز باج لەسەر کاڵای ناپەویست بە تایبەتی جگەرە و کوحول و مەوادی کەمالی و کۆمەڵێک شت تەنانەت کۆمەڵێک مەوادیش کە پێویستن بەڵام لێرە دەتوانرێ بەرهەم بێنرێن بە شێوەیەکی زۆر بەرز باجیان لەسەردا بنێ ئەوە پێداچوونەوە بەڕاستی بە کولفەی یان تێچوونی بەرهەمێنان و هەناردن و گواستنەوەی نەوت شەریکاتی سکیوریتی و کۆمەڵێک شت زۆر زەحمەتە بۆ خەڵک قبوڵی بکە یعنی پێی ئاسایی بێ داهاتمان لە نەوت 600 و ئەوەندە ملیۆن دینارە دۆلارە بەڵام 295 دێتەوە بۆ موچە بەینەما خۆی ئیشەکەوان نییە ئەسڵ چییە ئەبێ یاسای بوجەدا بنرێ هەموو داهاتەکەت تەسلیمی داراییەکەی کەس ناڵێ ئەڵێ هەموو 600 و ئەوەندەی داوە بە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی کولفەکانی خەرجەکانی لێ ئەدا ئەویشی ئەدا بە موچە هەموو دنیاوە ئەکا کێشەی بۆ دروست نابێ ئێمە ڕاستە ئێمە کۆمەڵێک کێشەمان هەیە لە بواری کولفەی نەوت لە بەرچی کاتەکەت تەواو ببورە دکتۆر لە خولەکەەکە لەگەڵ گەورەی و هەروەها کاریگەری ئاستی قەیرانەکە حکوومەتی هەرێمی کوردستان نیەتێکی باشی هەیە بۆ بڕێوەبردنی ئەم قەیرانەکان و هەروەها بۆ نیەتی چاکسازیش و پێویستە یاسای چاکسازی وەکو خۆی هەیە بەڕاستی پەلی لێ بگرێت و جێبەجێ بکرێتن لە سەررجەم دامودەزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە ڕنگدانەوەی لە وتارەکەی جەنابی سەرۆکی حکوومەتدا بوو دوو ئێمە پێویستە هەمومان هاوکار بین چاکسازی بەتاکی هەموو هاوڵاتیانی کوردستان لە هەموو سەردەمی هەموو کابینەکان هاوڵاتیان داوای چاکسازی سودمەندی یەکەمیش هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەڕاستی بۆ ئەم چاکسازیە دووەم ئێمە بەردەوام بین بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بێت لە احتیواکردنی ئەو ئەزمەی کۆرۆنای کە ئێستاە چووکە ئاساوارەکانی تاوەکوی ئێستا بە شێوەیەکی گشتی ماوە سیستەمە تەندروستیەکانمان پەرە پێ بدەین پاڵپشتی با بڵێن کادیرەکانی پزیشکیمان بکەین لە هەرێمی کوردستان کەوا زۆر ماندووبوونە کادیرەکانی با بڵێن ناوخۆ و هەروە ئێمە خۆمان ئامادە بکەین بۆ کۆنتترۆلکردنی یاخۆت قۆناغی دوای کۆنتترۆلکردنی کۆڤید-19 کە بێگومان قۆناغێکە جیاوازتر دەبێتن لە قۆناغی پێش و وەزەمێنێکی زۆر سپاس دکتۆر سۆران من دەمەوێت بۆ کۆتایی پێبێنم کاک بەرم ئەوەیە کە ئێمە ئێستا چاکسازی ئەگەر لە ڕابردووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان زەرورەت بوو بێ ئێستا قەزەیەکی حیاتیە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم هیچ ڕێگە چارەیەکی تری لە بەردەمان نەماوە لەوەی کە چاکسازی بکات بەڵام بەداخەوە لەم ڕەوشە سیاسی ئێستاە کە ئاماژەمان پێکرد چاکسازی بەڕاستی ناتوانێت هەنگاوەکانی زۆر بەباشی بچنە پێش ئەوەی کە بەڕێ سەرۆکی حکوومەتیش لە پەیامی جژنیا داوای لە لایەنە سیاسیەکان کرد ئەوەیە کە پێویستمان بە زمینە سازیەکی زۆر باشی سیاسی هەیە پێویستمان بە سازانێکی سیاسی هەیە لەبەرەوە لەم ڕەوشە ئاڵۆزە سیاسی ئێستاە نە ئەتوانین چاکسازیەکە وەکو پێویست ئەنجام بدەین
و ئەنجامی کارەساتباریشی لەکەوێتەوە. ئێمە نمونەی ئیتالیامان لە بەرچاوە، نمونەی بەرازیلیش کە سیاسەتی پۆپۆلیزم و سیاسەتی سڕینەوەی یەکتر لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە لایەن ئەوانەی کە خاڵی هاوبەش نەماوە لە نێوانیاندا سەرنجام کارەساتی گەورەی مرۆیی لێ ئەکەوێتەوە. ئێمە پێویستمان بەوەیە بەڕاستی هەرچی زووترە ئەوەیە کە زەمینە سازیەکی سیاسی بکرێت تەنها لەم ڕەوشە ئاڵۆزە سیاسی ئێمەیە بە تایبەت زۆر بە تایبەتیش هەر سێ حزبی پێکەنەری حکوومەت، چونکە ئەم سێ حیزبە خۆیان بەرپرسیارن لەو ڕەوشەی کە تا ئێستا دروستیان کردووە و بەرپرسیارەتی هەرسێکیشانە کە ئەبێ هەرسێکیان پێکەوە ڕەوشەکە ڕاست بکەنەوە بارە خوارەکە هاوسەنگ بکەنەوە. سپاس بۆ هەموو لایەک بۆچوونەکان بە سوود و گرنگ بوون. بەڕێزان لێکەوتە ئابوووریەکانی قەیرانی کۆرۆنا هێشتا ماون، هێشتا شتی تریش دەرەکەوێت لەسەر ئاسی جیهان و لە دۆخی ئابووری هەرێمی کوردستانیش. ئەم قەیرانەی کە لە ئەنجامی قەیرانی کۆرۆنا، ئەم قەیران ئابووری لە ئەنجامی قەیرانی کۆرۆنا دروست بوو، بێگومان پێویستی بەوە هەیە هەمومان شان بدێنە بەری بەتەنیا ئەرکی حکوومەت نییە، بەتەنیا دروشمی حکوومەتیش نییە کوردستانێکی بەهێز دروست بکە، ئەبێ خەونی هەمومان بێ کە کوردستان بەهێز بێ. پێویست حکوومەتی هەرێم پێویستی بە کۆمەڵێ بڕیار هەیە، بۆ هێشتا پێویستی بە کۆمەڵی بڕیاری گرنگتر هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە. هیوادارم بڕیارەکان یەکەم بۆ بەرژەوەندی هەموو کوردستان بێ و بە تایبەتیش بڕیارەکان هیچ با بڵێن لە زیانی چینی هەژار و چینی خوارەوە نەبێ، بڕیارەکان زیاتر لە با بڵێن زیاتر بۆ بەهێزکردنی کوردستان و بۆ بەهێزکردنی بۆ خۆڕاگری ئابووری هەرێمی کوردستانی بەرامبەر بە لیستی ژمارەی موچەخۆر کە مشکلەیەکی گەورەیە لە کوردستان هیوادارین با بڵین ڕێو شوێنی تەندروستی بۆ بدۆزرێتەوە. هەروەها بابەتی ئەو کە لە کارنامەیە بەڕێسەرۆکی حکوومەت ڕایگەیان لە کارنامەی خۆیان لە پەرلەمان ڕایگەیان کە سێکتەرەکانی تری ئابووری هەرچەنە ئەمە پلانی درێژخایەن تریەوێ، بەڵام ئەمەش گرنگە پێش بخرێ، کەرتی تایبەت پێش بخرێ. هەروەها چیتر ئیتر با بڵێن هاوڵاتی هەژار ئەوانەی کە لە هێڵی هەژاران نەبنە قوربانی هیچ با بڵێن قوربانی گەورە نەدەن لەم دۆخانەیە. هیوادارین کوردستان بەهێز بێ، هەمومان خۆڕاگر بین، دڵنی بە دڵنیاییەوە قەیرانی ئابووریش وەک هەر قەیرانێکی وەک هەر کێشەیەکی تر کە ڕووی لە کوردستان و لە جیهان کردبێ قەیرانێکی کاتیە تا بەرنامەیەکی تر و ئەڵقەیەکی تر بەخواتان دەست بێنم و خواتان لەگەڵ.